بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب با دەربچین لە تاریکایی و سەرگەردانی. دانانی محەممەد قوتب. وەرجێڕانی ئیبراهیم حەسەن سەعید. خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی. مۆنتاژ و کارە دەنجیەکان شاخەوان عەبدولکەبیر. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. چاپ یەکەم 2010. لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپاردنی 1185 ساڵی 2007 دراوەتێ. کۆی ژمارەی لاپەڕا 165 لاپەڕا. پێشکەشکردن لاپەڕا 3. ئەم کتێبە پێشکەشە بە باوک و دایکی بەڕێزم کە من تەنها چاکەیەکی بچووکم لە چاکەکانیان و فەزڵ و منەتێکی زۆریان لەسەر منەوە هەیە. خدا لێیان خۆش بێت و ڕووسپی دنیا و قیامەتیان بکات. پێشکەشە بە دایکی عومەر کە هەردەم منی هانداوە و یارمەتی داوم لە کاری چاکە. خدا پاداشتی خێری بداتەوە. پێشکەشە بە هەموو ئەو بەڕێزانەی دەیخوێندنەوە و سوودی لێوەردەگرن. بەتایبەت پێشکەشە بە گەنج و لاوانی مسلمانی ئەم کوردستانە بە کوڕ و کچەوە، چونکە هەر ئەوانن توێشووی زیندون بۆ هەڵگرتنی ئەو ئەمانەتەی کە ئاسمانەکان و زەوی و چیاکان نەیانتوانی هەڵی بگرن. سوپاس و پێزانین. لاپەڕا 4. سوپاسی ئەو براو خۆشکانە دەکەم کە یارمەتیاندام لە تایپکردنی ئەم کتێبە و کار ئاسانیان بۆ کردم. خدا پاداشتی خێریان بداتەوە. هەروەها سوپاسی ئەو برایانە دەکەم کە هەرچی چاپکردنی ئەم کتێبیان گرتە ئەستۆی خۆیان، چونکە من لە ساڵی 2007 ژمارەی سپاردنم وەرگرتووە، بەڵام لەبەرەوەی کەس نەبوو چاپی بکات بۆیە ئەوها دواکەوت. ئینشاءالله دواکەوتنەکەش خێری پێوەیە. خدا پاداشتیان بداتەوە و لە تەرازووی چاکەکانیان تۆماری بکات و ببێتە سەدەقەیەکی بەردەوام بۆیان. کورتەیەک لە ژیانی مامۆستا و پێشەوە محەممەد قوتب. لاپەڕا 5. محەممەد قوتب لە ساڵی 1990 لە شارۆچکەی موشە سەر بە پارێزگای ئەسیوت لە ساعیدی میسر لەدایک بووە. باوکی قوتب ئیبراهیم یەکێک بووە لە جوتیارانی ئەم شارۆچکەیە، ئەگەرچی قۆناغی سەرەتایی تەواو نەکردبوو، بەڵام یەکێک بوو لە ڕۆشنبیرانی ناوچەکە و جێگەی متمانەی خەڵکی بوو. خەڵکی پرس و ڕایان پێدەکرد. دایکیشی فاتیمە عوسمان لە خێزانێکی خوداپەرست و زانستپەروەر بوو. برایەکانی لە زانکۆی ئەزهەر دەیان خوێن، لەوانە ئەحمەد حوسێن کە خاوەنی بەهرەی ئەدەبی و نووسین بوو، شاعیر و ئەدیبێکی بلیمەت بوو. لە ڕۆژنامەکان بابەتی ئەو جێگەی تایبەتی خۆی هەبوو. جاخات و فاتیمە لەو نێوەندە زانستی و ڕۆشنبیریەدا پەروەردە بوو. بۆی هەڵسا سەید و محەممەدی کوڕی ناردە قاهیرە بۆ ئەوەی خوێندەکەیان لەوێ تەواو بکەن. محەممەد لە قاهیرە دەستی کرد بە خوێندن و قۆناغی سەرەتایی و ناوەندی لەوێ تەواو کرد و پاشان چووە زانکۆ و لەوێ بەشی ئینگلیزی و ئەدەبیاتی ئینگلیزی لە زانکۆی قاهیرە لە ساڵی 1940 تەواو کرد و پاشان بەردەوام بوو لە پەیمانگای مامۆستایان و توانی بڕوانامەی دیبلۆم لە پەروەردە و زانستی دەرونی بەدەست بهێنێ. محەممەد قوتب بۆ ماوەی 4 ساڵ خەریکی وانەوتنەوە بوو. هەروەها 5 ساڵیش وەکو وەرجێڕ لە وەزارەتی مەعاریف کاری کرد و پاشان 2 ساڵی تر وانەی وتەوە و دواتر بۆ سەرپەرشتیاری پرۆژەی 1000 کتێب لە وەزارەتی تەعلیم. کاریگەربوونی بە براکەی. لاپەڕا 6. محەممەد قوتب لە ژیانیدا بە کەس ئەوەندە کاریگەر نەبووە ئەوەندەی بە براکەی سەید کاریگەر بووە کە هەر ئەو سەرپەرشتی کردووە و لەبەر خوێندنی داناوە و ئاراستەی کردووە. جا سەید خدا لی خۆش بێت وەکو باوکێکی بەزەیی و برادەرێکی بەوەفاوە بووە بۆ محەممەد قوتب. سەید بە 12 ساڵ لە محەممەدی برای گەورەتر بوو. محەممەد قوتب دەڵێ سەید زۆر هانیدام هەموو شتێک بخوێنمەوە و هەر ئەمە ژوای کرد هەر لە تەمەنی منداڵیەوە حەزم لە خوێندنەوە بێت. هەروە دەڵێت من لەگەڵ بیر و هزلەکانی سەیدی برام دەژیام بە هەموو ئاراستەکانی. هەر لەو کاتەی هەستم بە هۆشیاری خۆم کرد
لەو کاتەی گەیشتمە قۆناغی ناوەندی ئەو منی بەشدار دەکرد لە گشت بوارەکانی بیرکردنەوە و دەرفەتی بۆ دەڕەخساندم بۆ ئەوەی گفت و گۆ بکەم لە بابەتە جوداوازەکان. بۆیە هزر و گیانمان تێکەڵ بە یەکتری بوو. ئەمە چ جای ئەوەی کە سەر بە یەک خێزان بووین. میحنەت و تاقیکردنەوەی خودای گەورە بۆ خێزانی قوتب. لاپەڕە 6. خانەوادەی قوتب خانەوادەیەکی دیندار و ڕۆشنبیر بوو. باش لە دینەکەی خوددا شارەزا بوون و دەیانزانی کاوەی لەو سەردەمە و لە هەموو سەردەمەکان دەست بگرێت بە دینی حەق و بۆ خەڵکی ڕوون بکاتەوە، ئەوە تووشی تاقیکردنەوەی جۆرا و جۆر دەبێت لەلایەن خودای گەورەوە. بۆیە بە متمانەیەکی بەهێزەوە هاتنە ناو گۆڕەپان و ئەسپی خۆیان تیایدا تاودا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ: أشد الناس بلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل إلى آخره. وتا پێغەمبەران عليهم الصلاة والسلام لە هەموو کەس بەڵایان قورستر بووە، پاشان ئەوانەی لە خوارەوەی ئەوانن. هەر کەسێک بە گوێرەی دینەکەی تاقی دەکرێتەوە. ئەگەر دینێکی بەهێزی هەبوو ئەوە بەڵایەکەی قورستر دەبێ، ئەگەریش دینەکەی زۆر بەهێز نەبوو ئەوە بە گوێرەی دینەکەی تاقی دەکرێتەوە. بەردەوامیش تاقیکردنەوە لە بەندە ناگەڕێ هەتا لەسەر زەوی دەڕوا و هیچ گوناهی نامێنێ. تاقیکردنەوەکانی خێزانی قوتب لەو کاتە سەریان هەڵدا کاتێک سەید قوتب لە ئەمریکا گەڕایەوە کە بۆ ماوەی ساڵێک لە ئەمریکا بوو لە ساڵی 1949 تا 1950. هەرکە سەید گەڕایەوە پێنووسەکەی خۆی بەکارهێنا بۆ جەنگێکی سیاسی لە گۆڤار و ڕۆژنامەکان دژی دەسەڵاتدارانی ئەو کاتی میسر. ئەمە ژوای لێکرد خۆی دووچاری گرتن بکات. کاتێک شۆڕشی یۆلیۆی لە ساڵی 1952 بەرپا بوو، کارگێڕانی ئەم شۆڕشە لەگەڵ هزری ئیسلامی تێکگیران کە خۆی لە برایانی مسلمان الئیخوان المسلمین دەنواند و سەید قوتب یەکێک بوو لە بیرمەندەکانی ئەو کۆمەڵەیە. پەیوەندی سەید قوتب لەگەڵ کۆمەڵی برایانی مسلمان لەو کاتەوە دەستی پێکرد کە لە ئەمریکا گەڕایەوە. هۆیەکەش ئەوە بوو کە سەید قوتب کاتێک لە ئەمریکا بوو حەسەن بەننا تیرۆر کرا. جا لەوێ ئاهەنگێکیان گێڕا بە بۆنەی تیرۆرکردنی، بۆیە هەر لەو کاتەوە بڕیاریدا ببێت یەکێک لە ئەندامانی ئەم کۆمەڵەیە. لە ساڵی 1953 سەید قوتب بانگهێش کرا تاکو بەشدار بێت لە لیژنەی دامەزرانی برایانی مسلمان. هێندەی پێنەچوو ڕووداوی منشیئەی بەناوبانگ لە ساڵی 1954 دروست کرا، کاتێک جەمال عەبدولناسر کۆمەڵی برایانی تاوانبار کرد بەوەی هەوڵیان داوە تیرۆری بکەن. بۆیە سەید قوتب و سەرکردەکانی برایانی مسلمان دەستگیر کران کە لە نێوانیان محەممەد قوتبیشی لەگەڵدا بوو. لە زیندانی حەربی هەر یەک لەو دوو برایە بە تەنیا بەندکرابوون بۆ ئەوەی ئاگان لێکتر نەبێ. محەممەد قوتب دەڵێ فیتنەی زیندانی حەربی زۆر کاریگەری خراپی هەبوو لەسەر دەروونم، چونکە ئەمە یەکەم تاقیکردنەوەی ژیانم بوو. بە جۆرێک ئازار و ئەشکەنجەیان دەدام کە هەرگیز لە یادم ناچێت. بەڵام پاشماوەیەک محەممەد قوتب ئازاد کرا. لە کاتێک سەید 15 ساڵ بڕیاری زیندانی بۆ دەرچوو کە لەو ماوەیە بوو سەید فی ظیلال القورئانی نووسی. محەممەد قوتب باسی ئازادکردنی دەکات و دەڵێت ئەو ڕۆژەی لە زیندان دەرچووم هەڵسام بە لە کۆڵکردنی بەرپرسیارەتی خێزانەکەم کە پێشتر برا گەورەکەم لە ئەستۆی گرتبوو. بۆیە بۆ ماوەی 10 ساڵ بە چەندین تاقیکردنەوەی ناخۆش تێپەڕیم. لە ساڵی 1964 سەید بە لێبوردنێکی تەندروستی ئازاد کرا، بەڵام بە پێچاوانەوە محەممەد قوتب ڕەشبین بوو بەرامبەرەوە ئازادکردنەی سەیدی برای و وتی ئەو بڕیاری ئازادکردن بە دوودڵیەکی زۆرە وەرگرتو. دەمزانی ئەو ئازادکردنەی پیلانێکی تونتری بەدواوەیە کە لە زیندانکردن خراپترە. جاوەی محەممەد قوتب بۆی چوو ڕاز دەچوو. پاش تێپەڕبوونی ساڵێک بەسەر ئازادکردنی بارودۆخەکان دووبارە تێکچوون و جەمال عەبدولناسر لە ساڵی 1965 هەڵسا بە دەرکردنی بڕیاری دەستگیرکردن و ڕاودونانی ئەندامانی کۆمەڵی برایان. اینجا دووبارە سەید قوتب و محەممەد قوتبی برای دەستگیر کرانەوە، بەڵام ئەم جارە ماوەی زیندانی محەممەد قوتب درێژەی کێشا بۆ ماوەی 6 ساڵ، واتە لە ساڵی 1965 هەتا ساڵی 1971
بەڵام سەید قوتب و 6 سەرکردەی تری برایانی مسلمان شەهید کران لە ساڵی 1966 لە بەرەبەیانێکی زوودا. فیرعونی میسری ژەهری خۆی ڕژاند و خۆی شەرمەزاری خودای پەروەردگار و مێژوو کرد. جا لە ماوەی ئەو ڕووداوانەدا خانەوادەی قوتب دووچاری ڕاوەدوونان و لە ناوبردن و ئازار و ئەشکەنجە بوونەوە. لە ئەنجامی ئەو قەسابخانەوە کوڕە خوشکێکی محەممەد قوتب لە ژێر ئەشکەنجە شەهید کرا و هەر سێ خوشکەکەی دەستگیر کران. قۆناغی ئازادکردنی ئەندامانی برایانی مسلمان لە زیندانەکانی جەمال عەبدولناسر وەکو کۆچکردنێکی بە کۆمەڵی ئیخوان بوو لە میسر. محەممەد قوتب یەکێک بوو لەوانە کە تاکو ئەمڕۆ لە وڵاتی سعودیا نیشتەجێیە. محەممەد قوتب وەکو مامۆستایەک لە کۆلیژی شەریعەی زانکۆی ئوم القوڕا وانەی وتەوە، پاشان لە زانکۆی شا عەبدولعەزیز لە شاری جەددا. محەممەد قوتب هۆکارێکی ئیجابی بوو لە دامەزرانی قوتابخانەیەکی ئیسلامی پڕ لە جوموجۆڵ لە نێوان زانکۆکانی سعودیا. ئەویش لە ئەنجامی سەرپەرشتیکردنی نامەی زانکۆی هەمەجۆر کە توانی پەیوەندی نێوان قوتابخانەی شێخ محەممەد عەبدولوەهاب و کێشە هیزری و بزوتنەوە هاوچەرخەکان تند و تۆڵتر بکات. لە ساڵی 1988 محەممەد قوتب خەڵاتی شا فەیسەڵی جیهانی بۆ لێکۆڵینەوەی ئیسلامی پێبەخشرا و لە بەرواری 1 نۆی 2009دا تووشی جەڵدەیەکی دەماغی بوو، بەڵام سوپاس بۆ خوددا سەلامەت بوو. هەتا ئێستا ژوا لە ژیاندا ماوە و پێنووسە پیرۆزەکەی لە کاردایە بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان. منهجی فکری محەممەد قوتب. لاپەڕادا محەممەد قوتب ناسراو بوو بە ڕەخنەگرتنی بێئەندازە لە ڕۆژاوا و شارستانیەتیان و هزر و بیریان. لەو کاتە بیری مارکسیەت و لیڕالیەت و سۆشیالیستی لە نێو وڵاتانی ئیسلامی بڵاو بوو، زاڵیش بوو بەسەر زۆربەی لایەنە فکری و ڕاگەیاندنەکان و بیردۆزەکانی ئەم ڕێچکە و بیر و هزرانە لە زانکۆکان دەخوێنران. لێرە محەممەد قوتب چەند کتێبی نووسی لە ڕەخنەگرتن لەم هزر و بیر و باوەڕ و ڕژێمانە و ئەوانی بە نەگونجاو و نامۆزانی لەمەڕ تەطبیقکردنی لە جیهانی عەرەبی و ئیسلامی. محەممەد قوتب زۆربەی ژیانی خۆی لەوانە وتنەوە و وتار و نووسین و سەرپەرشتی نامەی زانکۆی بردووەتە سەر، بۆی خاوەن بەرهەمێکی بێسنوورە کە خۆی لە نزیکەی 30 کتێب دەبینێتەوە. لە گرنگترین ئەو کتێبانەی نووسیویەتی کە بەڵگەیە لەسەر ئەو نووسەرە ڕووناک بیرە، کتێبی جاهیلیەت القەڕن العشرینە کە تیایدا خوێندنەوەیەکی تەواو بۆ غنێخوازی ڕۆژ ئاوا دەکات و بە نەفامی دووەمیدا دەنێت و دەڵێت ئەم نەفامیە لە لاڕێبوون و گەندەڵی گومڕاییدا وەکو نەفامیەتی عەرەبەکانە پێش هاتنی ئیسلام. ئەو لە کتێبی مەذاهب و فکرێ معاصرەدا ڕوانینێکی زانستی ڕەخنەیی پێشکەش کرد بۆ ئەو مەذهبانە کە لەمەدا ئاعتیمادی کردبووە سەر خوێندنەوەیەکی قوڵ بۆ وتە تیۆریەکانی تەجروبە واقعیەکەی. بۆ ئەو کتێبە بووە سەرچاوەیەکی سەرەکی، بە جۆرێک بووە مەنهەج لە زۆربەی زانکۆکانی جیهانی عەرەبی و ئیسلامی. لە کتێبی حول التەفسیر الئیسلامی للتاریخ مێژوونووسە مسلمانەکان بانگەشە دەکات کە دووبارە بە هزرێکی ئیسلامی مێژووی مرۆڤایەتی بنووسنەوە بۆ ئەوەی ئەو کەلێنە پڕ بکەنەوە کە لە نێوان بیر و باوەڕی ئوممەت و خوێندنەوەی مێژوو هەیەە. محەممەد قوتب ئەوە 90 ساڵە لە میانی کتێبەکانی کۆشش دەکات و بۆی تەفسیری واقع بکات لە ڕوانگەیەکی ئیسلامی و بە منتەڵەقێکی زانستی و مخالیف بە تیۆری زانستی ڕۆژ ئاوا. منداڵەکانی محەممەد قوتب. لاپەڕا 11 محەممەد قوتب کتێبەکانی وەکو منداڵەکانی خۆی دادنێ. لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەنووسی پرسیاری ئەوەیان لێکرد کە ئایا خۆشویستترین کتێب لە لای ئەو کامەیانە. لەوەرام داوتی من کتێبەکانم وەکو منداڵەکانی خۆم سەیر دەکەم و هەموویم لەلام خۆشەویستن. بەڵام کتێبی الئینسان بین المادیە والئیسلام کە نۆبەرەی کتێبەکانمە دای دەنێم بە خۆشویستترینیان و هەروە کتێبی جاهیلیەت القەڕن العشرین پلە و پایشی تایبەتی لە دەروونمدا هەیە. ئەمەش لەبەرەوەی ڕوانینی من دەردەخا لەمەڕ حەقیقەتی نەفامی کە سنووردار نییە بۆ ماوەیەکی دیاریکراو، بەڵکو حاڵەتێکە بۆی هەیە لە هەموو زەمان و مەکانێکدا ڕوو بدا و ئەم ڕۆژ مرۆڤایەتی لە نێو سەختترین و قێزەونترین نەفامیدا دەژیت. لە کۆتاییدا هەزاران ڕەحمەت بۆ گیانی پاچی سەید قوتبی مفەسیر و نووسەر و لەشساغی و تەمەندرێژی بۆ مامۆستا و پێشەوە محەممەد قوتب
کەوانە خۆیان وەکو چرایەک لێکرد بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگای ڕاستی ئیسلام و بەرەنگاربوونەوە و بوودەڵکردنەوەی تیۆر و هز لە دەستکردەکانی مرۆڤ و هەروە دیارخستنی ڕووی ژیارە ساختەکەی ڕۆژئاوا کە تاکو ئێستا هەندێک لە مسلمانان پێی هەڵخەڵەتاون و پێی سەرسامن. با دەرچین لە تاریکایی و سەرگەردانی. لاپەڕە چاردا. ئەمە بانگوازێکە بۆ گشت ئەو ئومەتەی بە زبانی وشەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دەدرکێنێ. بەڕاستی هەر ئەم وشە گەورەیە یەکەم جار ئەو ئومەتەی هێنابوویە بوونەوە، هەر ئەوە بوو بەرزی کردەوە بۆ پایەشی زۆر بەرز و پڕخێر لەسەر هەموو ئومەتانی سەرزەوی و هەموو ئومەتەکانی مێژوو. پەروەردگاری گەورە لە سوورەی ئالی عیمران ئایەتی 110 دەفەرموێ: كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون. واتا ئێوە چاکترین مرۆڤن لەناو مرۆڤی دنیادا، سەر و هەڵدا فەرمان بە چاک هەدەدەن و ڕێ لە ناڕەوا دەگرن، باوەڕیشتان بە خوددا هەیە. هەرەم وشەیە بوو پاڵینا بۆ جم و جۆڵکردنی لە هەموو بوارێک لە بوارەکانی ژیانی مرۆڤایەتی کە لە هەموو گۆڕەپانەکان گەیاندیە پلەی سەرکەوتن لە جەنجی و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و هزری و ڕەوشتی و ڕۆحی، کەوای کرد ناو دەنگێکی گەورەی ببێت لە زەمیندا پاشەوەی کە لە پەراوێزی مێژوو بوو. بەڵام وتنی وشەی لا ئیلاهە ئیلا الله بەتەنیا ئەم هەموو شتانەی دروست نەکرد، بەڵکو وتنی بە زوبان و ڕاستی و یەقینیە موشەیەی کە لە دڵەکانی پڕکرده بوو کردووە بە داخوازیەکانی کە ئەم هەموو شتە سەیر و سەمەرانەی دروست کرد کە مێژووش تێیگەیشت بۆ هێنانەدی بەڵێنی پەروەردگار، هەروەک پەروەردگار لە سوورەی ئەننوور ئایەتی 55 دەفەرموێ: وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. واتا خدا لەوانەی بێ ئێوە باوەڕیان هەیە و ئاکار چاکن بەڵێنیدا لەم زەمینەدا دەیان کاتە جێگەنشین، هەروەکو چۆن ئەوانەی بەرلەوانی کردە جێنشین دینەکەشیان کە خۆی پەسەندی کردووە هەر بۆیان دادەمەزرێنێ و ترسەکەشیان بۆ دەکاتە دڵنیایی تا بەتەنیا من بپەرستن و هیچ شتێکیش بە هاوڵی من نەزانن. پێشتر ئومەت بە هەموو قەوارەکەی لە جیهانی واقعیدا دەژیا، بەڵام خۆی خەرماندا لە جیهانی خەیاڵەوە. ئەمڕۆژ واقعەکە چەندە دوورە لە خەیاڵ، بەڵکو واقعەکە کە چەند دوورە لەو ڕاددەکەمەی کە ئومەت نابێ زیاتر لێدا ببەزێ. ئەمڕۆ ئومەت کوێرانە و بێڕێنمایی چوە ناو تاریکاییەکان و سەرگردانیەکان مەگەرەوەی خوددا بەزەی پێهات بێتەوە. بەڕاستی خودای گەورە ئومەتێکی پێش ئێمەی بە سەرگردانی تاقی کردەوە. 40 سەنەتەی یەتیهونە فی الئەرض، واتە ماوەی 40 ساڵ بەشیان لە وڵاتە بڕاو لە زەمیندا وێڵان و سەرگەردان بن. هۆی ئەم تاقیکردنەوەیش ئەوە بوو کە ئەو ئومەتە تەمبەڵی کرد و کەم تەرخەمینوان بەرامبەر فەرمانی خوددا کە ئاراستیان کرابوو بۆ چوونە ژوورەوەی زەوی پیرۆز الئەرض المقدسە. پەروەردگاری گەورە لە سوورەی ئەلمائیدە ئایەتی 20 تا 26 دەفەرموێ: واتە ئەو دەمانش کە موسا بە هۆزی خۆی گوت گەلۆ دەبێ هەرگیز ئێوە ئەو چاکەیە لەبیر نەکەن کە خوددا دەربارەی کردوون کە ئەو هەموو پێغەمبەرەی هەر لە ناو خۆتان بۆ ناردوون چەندین پادشای لە خۆتان پەیدا کردووە و بە هیچ کەسێ لەم دنیایەدا نەیداوە. گەلۆ بچنە سەر ئەو زەمینە پیرۆزەی خوددا بۆ ئێوەی بڕیارداوە و بۆ نووسراوە بەرەو پاش مەگەڕێنەوە. گەر لە پەیمان خۆ ببوێرن بە زیانتان تەواو دەبێ. گوتیان موسا مرۆیەکی زۆردار و ملهوڕ لەوێدان،
تا ئەوانەی لێ دەرنەچن ئێمە ناچینە ناویەوە ئەگەر ئەوان لەو شوێنانە بچنە دەرێ ئەو ساکە دەچینە ناوی دوو پیاو لەوانەوە لە خوددا دەترسان بەرچاکەی خوددا کەوتبوون پێیان گوتن لە دەروازەی شار بچنە ژوورەوە و هێرشیان بۆ بەرن هەرگا پاتان خستە ئەودی و سەرکەوتن بەشی ئێوەیە ئەگەر ئێوە بڕواتان بە خوددا هەیە خۆتان بە خوددا بسپێرن گوتیان موسا هەتا ئەوان لەو شوێنە بن ئێمە هەرگیز زات ناکەین بچیناوێ ئەوا خۆت و پەروەندەت بچن دەگژیان ڕابچن و چاریان بکەن ئەوا ئێمە لێرە نیشتین و چاوەنوارین موسا گوتی پەروەندەم تۆ دەزانی کە من دەستم هەر بەسەر خۆم و براکەمدا ڕادەگا و ئەوانە بە قسەی من ناکەن ساتۆ من و ئەو هۆزە نافەرمانەی من لە یەکتر جیاکەرەوە گوتی ئەوا ماوەی 40 ساڵ بەشیان لەم وڵاتەدا بڕا و لە زەمیندا وێڵان و سەرگەندا دەبن بۆ ئەم هۆزە نافەرمانە لە ڕێدەرچوە خەممەخۆ ڕەنگە حیکمەت و دانایی ئەو سەرگەردانیە ئەوە بێت کە ئەو گەلە ژێردەست و چەوساوەیە ئەوانەی لەسەر شۆڕی و پەروەردە ببوون بۆ فیرعەون بەکەڵک هەڵگرتنی ئەو ئەمانەتی کە پێیان ڕاست پێدرابوو هەڵی بگرن نەدەهاتن بەو شێوەیەی کە شایەن بێ بۆ هێنانەدی و تحقیقکردنی پەیام و ڕێبازی خوددا لە زەمین بۆی لەم ماوە دیاری کراوەدا خوددا تاقی کردنەوە بەم سەرگەردانیە کە تیایدا ئەو نەوە سەر شۆڕ و زەبون و چروکە کۆتایی پێهات و نەوەیەکی تری نوێ لەدایک بوو لەناو سەرگەردانی لەدایک بوون لەناو ناخۆشی و ناڕەحەتی لەناو ئێش و ئازار و دەرد و بەڵا بۆیە خودای گەورە مۆڵەتی دان بۆی بچنە ناو زەوی پیرۆز الأرض المقدسة وجێگیریشی کردن لە زەوی ئەمڕۆژ ئومەتی ئیسلامی لەناو سەرگەردانیدا دەژی بەڵام سەرگەردانی معنەوی نەک ئەو سەرگەردانیە مادیەی کە نەوەی ئیسرائیل لە نێویدا ژیا سەرگەردانی لە هزر و هەستەکان و بیر و لۆچون و شێوازی هەڵسوکەوت ئەم تاقیکردنەوەیش لەلایەن خودایەوە بوو کاتێک ئەو ئومەتە خۆی گینخاند لە مەرگ هەڵگرتنی ئەو پەیامەی کە پێی ئەرک بارکرا بوو کە هەموو خێر و بێرێکی لەناو ئەو پەیامەدا بۆ دانابوو لە نێویشیدا ئەرکەکەی بۆ دیاری کردبوو هەروەک پەروەردگار لە ئاەتی 143 سوڕەی ئەلبەقەرە دەفەرموێ وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله وما كان الله ليضيع إيمانكم إن الله بالناس لرؤوف رحيم واتا بم ئاوایە ئێمە ئێوەمان کردوتە ئومەتێکی هەڵبژاردە تا ئاگاو لە مردم هەبێ و پێغەمبەریش چاودێرتان لێ بکات زیاتر لە سەدەیەک ئەم سەرگەردانیە دەستی پێکردبوو کاتێک ئەو ئومەتە شەریعەتەکەی خۆی لادا و چەند شەریعەتێکی تری لە باتی دانا کە خودای گەورە هەواڵی دابووی ئەم شەریعەتانە نەفامین چونکە حکم ناکات بەوەی خوددا ناردیتە خوارەوە بەهاو ڕەوشت و شێوازی هەڵسوکەوتی گۆڕیەوە بە بەهاو ڕەوشت و شێواز و هەڵسوکەوتی ڕۆژ ئاوا و پشتی وەرجێڕا لە کتابی خوددا و سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ ئەوەی سیستەم و هزر و ئایدۆلۆژیا و ڕێبیرەکان ئیستیراد بکات لەو شوێنەی کە گومانی برجێگای بەرزبوونەوە و پێشکەوتن و شارستانیەتی ڕاستیە تووشی فیتنە هاتنیش بەهۆی ڕۆژ ئاواوە لە پاش ئەو سەرسامی ئومەت تووشی هات لەگەڵ ئەو شکستیە سەربازیە ڕوبەڕووی بۆوە سەرەتای ئەو سەرگەردانیە بوو کەوا ئومەت لە میحنەتەکەی پێتاقی کرایەوە پێش ئەوە ئومەت تووشی زۆر دەرد و نەخۆشی هاتبوو کە وێک هاتبەوە و بەرتەنگ بووبەوە خۆی لەناو پۆشاچی خۆی نابووەوە ئەو پاشماوەی لە ئاین بۆی مابووە لە باوەشی دەگرت وای دەزانی لەسەر دینەشی ڕاستە پاشان نەخۆشیەکانی بەرەو توند و سەختی چوو هەتا نزیک بوو لە ماندوێتی و شەکەتی بکەوێتە خوارەوە ئەگەرچی ئەو هەر لە جێگای خۆی گیرسا بوو جوولەی نەدەکرد و بەڵکو بیریشی نەدەکردەوە لە گۆڕینی ناسنامەی خۆی و
قبوڵیشی نەدەکرد کاتێک بانگ دەکرا بۆ خۆگۆڕین. پاشان لە ناکاو دوای دۆڕاندی سەربازی بەرامبەر ڕۆژ ئاوا ئەوەی هەیبوو لە پاشماوەی دین لە ترسان هەمووی لە خۆ داماڵاند، بەڵام بەبێ ڕێنمایی لەو دینەی کە سەدەکانی پێش ئێمە پێیژیان کە سەروەری و هێز و دەسەڵاتی لەم دینەوە بەدەست دەکەوت کاتێک کە بە تەواوی لەسەر ڕێنمایی و چاوساغی دەستی پێوەگرت بوو. ئێستاش لە سەرەتای کاریدا دەخولێتەوە، لە ناو سەرگەردانی دەگەڕێت، لە ڕێنمایی و تروسکاییەک لەو شوێنەی کە تیایدا نایبینێتەوە بەدەستی ناکەوێ. ئومەت زیاتر لە سەدەیەک ماوە لە ناو سەرگەردانی. پاشان سوپاس بۆ خوددا ڕابوون هاتوو دێدەوانی ئەم ئومەتە دەستیان بە دەرچوون کرد لە ناو سەرگەردانی بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەرچاوەی هیدایەتی ڕاستەقینە و سەرچاوەی هێزی ڕاستەقینە کە ئەمانە ماوەیەک ئاگای لێنەما و ماوەیەکی ژوازی لێهێنا کاتێک لە ناو سەرگەردانی ئەخولایەوە. بەڵام هێشتا ڕابوون لە سەرەتای ڕێگەدایە، ڕێگایەکی دوور و درێژی لە بەردەمە دەبێ بیبڕێ بۆ هێنانەدی ئامانجەکانی و هێشتا خەڵکێکی زۆریش لە ناو سەرگەردانی ماوەتەوە و تیایدا دەڕوات. دەبێ خودای گەورە چەند کاتی تەرخان کرد بێ بۆ ئەوەی ئەو ئومەتە لە ناو سەرگەردانی بەسەری ببات. ئەمە غەیبە و تەنیا خوددا دەیزانێ. بەڵام ئێمە وا مەزەندە دەکەین کە کاتی هاتووە بۆ ئەو ئومەتە خۆی دەربێنێ و ڕزگار بکا لەم سەرگەردانیە. ئەگەر کەوتنە ناو فیتنە و ئاشوب بەهۆی ڕۆژ ئاواوە لە سەرەتادا ئەوە ئەو ئومەتەی هاوێشتە ناو سەرگەردانی. ئەوە وا مەزەندە دەکرێت کە ئەمڕۆ ڕۆژ ئاوا حەقیقەت و ڕاستیەکەی ئاشکرا بۆ بە جۆرێک کە ئەوەی کەمترین بینین و زانیاری هەبێت بە چۆنێتی هەڵسوڕانی کاروبارەکان ئەوە هەستی پێدەکات. ئەو دڕندایەتی خاچپەرستان ئەنجامیاندا لە بۆستنە و هێرسک. پاشان ئەو بێدەنگبوونە ڕیسوابووی ڕۆژ ئاوای خاچپەرست ممارەسەی کرد لە بەرامبەر ئەو دڕندایەتی گەلۆریا دەبێ هەرگیز بۆ هەموو مرۆڤێک دوو ڕاستی زۆر گەورە ئاشکرا بکات. یەکەمیان کە ڕۆژ ئاوا چەندە ڕقوقینی لە شاراوەی لە دەروندایە بەرامبەر ئیسلام و مسلمانان. دووەمیان بڕی ساختە چەندە لەو شارستانیەتی کە ئەو ئومەتە گومانی بە شارستانیەتیەکی مرۆڤایەتیە و هەڵدەستێ بە ڕێزگرتنی بەرامبەر و پێدانی مافی لە بووندا و مافی لە دەربڕینی ئەو بوونەدا. بەڕاستی ڕۆژ ئاوا گەورەترین شارستانیەتی درۆینە لە مێژوو، سەرڕای هەموو تەکنەلۆژیا و پێشکەوتنی زانستی و مادی و گیشتنی بە مانگ و مەریخ، چونکە بە تەنها ئەمانە شارستانیەت دروست ناکات، ئەگەرچی زانست و تەکنەلۆژیا لە پێداویستیەکانی هەرە گرنگی هەموو شارستانیەتێکە، بەڵکو شارستانیەتی حەق و ڕاستی ئەوەیە کە مرۆڤ لە ناخ و گەوهەردا بەرز بکاتەوە، بەرزی بکاتەوە لە هەموو قەوارەکەی، نەک تەنها لەلایەنێکی بەڵکو لە هەموو بوارەکانی ژیانیدا، هەروەکو خودای پەروەردگار فەرموویە باوەڕداران لە سوورەی ئەلبەقەرە ئایەتی 208: يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. واتا ئەیگەلی خاوەن باوەڕان هەموو لاتان ئامادەی فەرمانبەری بن، پێمەنێنە جێ پای شەیطان، ئاشکرایە کە شەیطان پێتان دوژمنە. ئودخولوا فی السلم کافە، یعنی هەمووتان بڕۆنە ناو ئیسلامەوە، واتە بە تێکڕایی هەمووتان، بە تێکڕایی هەر تاکێکتان، بە تێکڕایی دەرونی و عەقڵی و هەستی و ویژدانی و ڕێگای هەڵسوکەوتی. جا هەر بەشێک لە قەواری ئەو مرۆڤە نەچێتە ناو ئەو ئیسلامی خوددا، ئەوە دەبێتە خۆراک بۆ ئەو شەیطانەی هەردەم لە کەمیندایە بۆ ئەوەی مرۆڤ بە خێرایی لەو ئیسلامە لە دنیا دەربێنێ و لە ڕۆژی دواییدا بیخاتە دۆزەخەوە. پەروەردگار لە سوورەی ئەلئەعراف ئایەتی 17 دەفەرموێ: ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين. واتا وتی چونکە لە ڕێ لاددام منیش بۆیان ڕۆدەنیشم ڕاستە ڕێی تۆیان لێ دەگرم، ئەوجا لە پێش و پاشەوە بۆیان دەچم ڕاست و چەپیشیان لێ دەگرم،
زەعدەبینی زۆربەیان شکرانە ناکەن. دڕندایەتی خاچپەرستان لە بۆستنە و هێرسێک و ئەو بێدەنگبوونە ڕیسوابووی ڕۆژئاوا ممارەسەی کرد لە بەرامبەریدا. ئەم دوانە سەنگ و مەحەکی ڕاستین بۆ ئەم شارستانیەتە ساختەیە. ئەو سنگ و مەحەکەی مەعدەنە ڕاستیەکەی ئاشکرا دەکا و ئاشکرای ئەوەش دەکا کە چەند لایەنی لە ژیانیدا بەجێ هێشتووە بۆ ئەوەی ببێتە خۆراکی شەیطان. لەگەڵ ئەوەشدا ئەمە یەکەم دڕندایەتی نییە کە جیهانی شارستانی ممارەسەی کرد یان بە بێدەنگبوونێکی ڕیسوابوو لە بەرامبەر بێدەنگبوو یان بە ئاشکرا و نێهێنی دەستخۆشی لێکرد و پیرۆزبایی لێکرد. قەسابخانەی تاجیکستان و دڕندایەتەکەی چیوان کەمتر نییە. دڕندایەتی قەسابخانەکانی هیند و کشمیر چیوان کەمتر نییە. دڕندایەتی قەسابخانەکانی فلیپین چیوان کەمتر نییە. یان بێجگە لەم قەسابخانانە و هیدی کەش لە هەموو ناوچەکانی زەویدا. بەڕاستی کاتێوە هاتووە بۆ ئەو ئوممەتەی هەڵخەڵەتاوە بە ڕۆژ ئاوا بە ئاگا بێتەوە خۆیان دەربێنن لە تاریکاییەکان و سەرگەردانیەکان. ئەگەر بێت و سەرسام بوون بە ڕۆژاوا کە لە بنچینەدا لە بەتاڵی عەقیدە و بیر و باوەڕەوە دروست بوو کە لە ماوەکانی پێشوودا ئوممەت لە نێویدا ژیا سەرەتای سەرگەردانی بێت. ئەوە بە ئاشکرابوون و بە دەرکەوتنی ڕاست و دروستی ڕۆژئاوا ببێتە دەستپێشی دەرچوون لەو سەرگەردانیەکە هێشتا لە ناویدا دەڕوات. بە هیچ شێوەیەکیش بە تەواوی دەرناچێت لە سەرگەردانی هەتا بە تەواوی و بە تێکڕایی نەچێتە ناو ئیسلامی خوددا. ڕاستی لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله. ئەم بانگێشەیە ئاراستە کراوە بۆ هەموو ئوممەت بۆ ئەوی دەربچێت لە سەرگەردانی و بکەوێتە سەر ڕێگای ڕاستی. بەڵام بە شێوەیەکی تایبەت ئاراستە کراوە بۆ گەنج و لاوانی ڕابوون چونکە هەر ئەوان ئەو سەربازن کە ئوممەت ڕێنمایی دەکەن بۆ ڕێگا و ئاسانکاری بۆ دەکەن بۆ ئەوەی بگەڕێتەوە لای و بە ناویدا بڕوات. پەروەردگاری گەورە لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 153 دەفەرموێ: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. واتا ئەمێ ڕێگای ڕاستی من ئێوە هەر بەو ڕێگایە بچن و مەستنە سەر ڕێگایەکانی تر نەوەک لە ڕێگای ئەو دوورتان خاتەوە. ئەم چەند لاپەڕێم بە کورت بڕیەکی زۆر نووسی بۆی ڕوونی بکەمەوە کە چۆن ئەو ئوممەتە چوەتە ناو سەرگەردانی و قەبارەی ئەو سەرگەردانیەش چەندە کە لە ماوەیەک لە ماوەکاندا هەموو لایەنەکانی ژیانی گرتەوە بگرێ لایەنی ڕۆحی و هزری و ڕەوشتی و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و پاشان ئەو ڕۆڵەی کە ڕابوونی پیرۆز پێی هەڵسا هەتا وەکو ئەم سات و کاتە سەرڕای ئەو هەموو کەم و کوڕی و ساتمانەی هەیەی پاشان بە ئیزنی خوددا وێنەی بەیانیەکی بە ئومێد و هیوا کاتێک ڕابوون پێدەگا و تۆکمە دەبێ و ئوممەتیش بە تەواوەتی دەردەچێت لە تاریکاییەکانی و سەرگەردانی و قایمبوون و جێگیربوونی لەسەر ئەم زەویە بۆ دەگەڕێتەوە بە گوێرەی وعد و بەڵێنی بەردەمی خوددا. هەروەک پەروەردگار لە سوڕەی ئەننوور ئایەتی 55 دەفەرموێ: وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. خدا بەوانەی لە ئێوە بڕوایان هەیە و ئاکا چاک بەڵێنی داوە لەم زەمینەدایان کاتە جێگەنیشین هەروەکو چۆن ئەوانەی بەرلەوانی کردە جێنشین دینەکەشیان کە خۆی پەسەندی کردووە هەر بۆیان دادەمەزرێنێ و ترسەکەشیان بۆ دەکاتە دڵنیایی تا تەنیا من بپەرستن. خدای گەورەش بەرپرسیارە لە ڕێپیشاندانی ئوممەت بۆ دەواازەیەکی ڕاست بۆ چوونە دەرەوەی لە سەرگەردانی و هەر ئەویش بەرپرسیارە لە دیتنەوەی ڕێگایەکی حەق و ڕێبازێکی ڕاست بۆ ئەوەی پێیدا بڕۆن. پەروەردگاری گەورە لە سوڕەی یوسوف ئایەتی 108
دەفەرموێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين واتە بێژە ئەمە ڕێگای منە هەم خۆم و هەم ئەو کەسانە شوێنم کەوتون بە بەڵگە و بۆ خوداناسی بانگی دەکەم خوداش هەمیشە پاکە و تاکە و لەوانە نیم کە شەریکی بۆ پەیدا دەکەن. محەممەد قوتب چۆن چووینە نێو سەرگەردانی لاپەڕە 24 ئەی فیرعەونەت چییە؟ لاپەڕە 104 بێگومان فیرعەونیەت پێشکەوتنێکی زانستی و هونەری و تەکنەلۆژیایەکی دیار دەگرێتەوە بەڵام لە کۆتاییدا نرخی چییە و وەسفیشی لە کتابی خوددا چییە؟ بێگومان فیرعەونیەت یەکێکە لە نەفامیەکانی مێژووی بتپەرستی لە ڕێگا دەرچوو دوور لە ڕێنمایی خوددا و شایەن بۆ غەزەبی خوددا هەروەک پەروەردگار لە سوورەی ئەلفەجر ئایەتی 6 تا 13 دەفەرموێ خۆدیتت پەروەرەندەت چی کرد بەرامبەر هۆزی عاد بەرەی ئیرەم خێوی خانووی ئەستونداری تەرز و گوشاد ئەو ماڵانەی وێنەیان لە شارانیشدا چێ نەکرابوو فیرعەونیش خێوە کۆشەکانی گەورە و بڵند ئەو کەسانە پەروەرەندەی تۆوە بەرقەمچی ئازاریدان ئەمە پەرستنی فیرعەونە و پەرستنی بتەکانە لە باتی خوددا بەڕاستی نەفامیە خدای گەورە لە خەڵکی میسر خۆش بوو کاتێک یەکەم جار بوون بە نەسڕانی پاشان بەلێ خۆشبوونەکی گەورەتر میهرەبانی کردن کاتێک ئیسلامیان بۆ هاتوو چوونە ناو ئیسلام جابۆ جارێکی تر سەر لە نوێ دەوروژێندرێتەوە تەنها مەگەر قسەی ئەو ڕۆژهەڵات ناسە نەبێت بۆ دوو دڵی خستنە ناو خۆشەویستی و دۆستایەتیان لە نێوان ئیسلام و ئەو شارستانیەتی پێش ئیسلام بۆ ئەوەی لە کۆتاییدا خلیسکاندنیان سانابێت و دوور بکەونەوە لە ئیسلام بەڕاستی شاڵاوی فەڕەنسی بۆ سەر میسر سەری کردداری بە ڕۆژ ئاوابوون بوو یان کردداری کاولکردنی بە ئەنقەز بوو بۆ دوورکەوتنەوەی میسر لە ئیسلام و بە هەمان شێوە عروبەش ئەی کوا جێگای ئەو خێر و بێرانی کە بە درۆ وتیان ڕژایە سەر میسر بەهۆی شاڵاوی فەڕەنسیەوە لە خەو بە ئاگاهاتنەوە بەڵام پاش ئەوەی ئومەت جومگەکانی تێکشکاو لە سەرخۆش دوور خراوە لە کەلەپور و دین و ڕەوشت و نەریتەکانی و گردنی بۆ لای ڕۆژ ئاوا سوڕان بۆ ئەوەی غەزووی فکری بە قوڵی بچێتە تەنیشتەکانی و ڕۆ بچێ لە بەدواکەوتنی بۆ ڕۆژ ئاوا بێ ئەوەی ئەندازەکەی کەس بیزانێ هەرچی بە ئاگاهاتنەوەی ڕاست و دروستە ئەوان نزیک بوو بەبێ دەستێوەردانی شاڵاوی خاسپەرستی بێتەکایەوە بەڕاستی بزاوی شێخ محەممەدی کوڕی عەبدولوەهاب مژدە دەرێکی ڕاستی بوو بۆ بە ئاگاهاتنەوەی ئومەت لە خەوەکەی و گەڕاندنەوەی بۆ سەر ڕێگای بەڵام کە سیارەکە لە نستوەکەیدا و بە ئاگای هێنایەوە ئەوە بەڵێ بەڵام لە ڕێگا دووری فرێدا کاتێک نەخۆشیێت درمەکە لە لا ڕێبۆکانی ڕۆژئاوا دەپەڕیەوە بۆ ئەو ئومەتەی دیژەنی لە سەرگەردانی ئەوە بەهاکان لە ژیانیدا گۆڕان ئەو بەهایەنە نەمان کە خوددا بڕیاری لەسەردا بوون کە هەندێک کەس پابەند دەبوون پێی و هەندێکیش لێ هەڵدەهاتن بەڵکو ئەو بەهایەنە لە جیاتیان دانران کە مرۆڤ داینابوون ئەگەر خوددا نرخی گەورەی کردی بێتە تەقوا إن أكرمكم عند الله أتقاكم بەڕێزترینتان پارێزگارترینتانن بەمانە گشتگیرەکەی بۆ تەقوا کە چاکەکانی هەموو مرۆڤ دەگرێتە خۆی و مرۆڤ بەرز دەکاتەوە لە هزر و هەستەکان و هەڵس و کەوتی هەتا بەرزترین شت کە بتوانی بیگاتێ ئەو مرۆڤەی خۆی کردوتە خوددا لە جیاتی ئەڵڵا دەڵێ نرخی هەرە گەورە هێزە و ئەویش کارکردنە بۆ جێگیربوونی لە ژیانی دنیا و بەبێ ڕەچاوکردنی ئاخیرەت ئەویش لە زەد وەرگرتنە لە شتە خۆشەکانی دنیا بەبێ ڕێبیر و ڕەوشت بەڕاستی خەڵکی ژیان و ئەندازەی ئەو کەم و کوڕیان بینی کە لە ژیانی مرۆڤایەتی ڕوویاندا لە ئەنجامی فڕێدانی ئەو بەهانەی خوددا بڕیاری لەسەردابوون و لەگەڵ شوێنکەوتنی ئەو بەهانەی مرۆڤ بڕیاری لەسەردابوون بەڵام ئومەت لە ناو سەرگەردانی نەیتوانی مەدای ئەو کەم و کوڕیە تێبگات کە لە ناو ڕێبازەکەدا هەبوو ئەوەی دەکرێت لەسەری دروست ببێ لە شوێنەواری ترسناک لە ژیانی خەڵکیدا
ئەوە چ جای ئەوەی کە لە ناو خەجاڵەتیەکەیدا بوو غەزووی فکری و سیاسی و سەربازی و ئابووری خەجاڵەتیەکەی بۆ چەند جارە کردەوە کە لە دەرونی خۆیدا هێز و توانا و عەزیمەتی نەدیتەوە کە ڕۆژئاوا بەو شتانەوە ئەو پێشکەوتنە ماددەی وەدەستخست بەڵکو بە تەنها ڕەوشتی خراپی وەرگرت و نەیتوانی لە گۆڕەپانی ماددیدا بە ڕۆژئاوا بکات کە پێکەوە تەقوا و هێز و توانای لەدەستدا و بوو بە شێوەیەکی گۆڕا و نەیتوانی هیچ شتێک بکات بە هەمان شێوە پێوانەکانیش گۆڕان و تێک چوون کاتێک سەرچاوەکەی بۆ ئارەزوبازی مرۆڤ لە جیاتی سروشتی خودایی هەندێک کەس هەستان و وتیان پاچی پێوانە نییە بۆ باشی تێکەڵاو بوون گرتنی دۆست و بەستنی ئەو پەیوەندیانەی دین پێی پەسند نییە پێوانە نییە بۆ نەنگی و سووکی هەروەها ئافرەت ئەوەی دەیەوێت ڕووتی بکاتۆ لە لەشی پێوانەی تێکدانی ڕەوژ نییە یان قسە گوتن بە خودای پاک و بەرز یان بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم یان بە کتابی خوا یان بە سنەتی پاچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕێز و پایی مسلمانن لەسەری ڕاهاتون ئەوە پێوانە نییە بۆ کوفر یان کزی باوەڕ پێوانەکان هەمویان ڕێژەین پێوانەی نەگۆڕ و ڕەها هیچ بوونی نییە ئەو شتەی ڕۆژێک لە ڕۆژان تەماشا دەکرا بەوەی فەضیلەیە ئەمڕۆ بۆ هەیە ڕەذیلە بێت ئەوەی تەماشا دەکرا کە واجبە ئەمڕۆ بە چاوێکی زۆر دوور لە واجب تەماشا دەکرێت ئەوەی تەماشا دەکرا بەوەی کە هەڵەیە ئەمڕۆ بۆ هەیە ڕاستێکی تەواو بێت کاتێک ئومەت لە ناو سەرگەردانی دابوو نەخۆشی گۆڕانیش هاتە ناویەوە کە ئەو گۆڕانە فکرەی نەگۆڕ لە هەموو شتێک ڕەت دەکاتەوە هەتا لە دین لە بەهاکان لە ڕەوشت ئایا شارەزای داروین نەبوویت یان هیچت لەبارەی ئەو نەخوێندەوە داروین دەڵێ هەموو زیندەوەرێک گۆڕانی بەسەر دەهاتووە گۆڕانیش دەستوری ژیانە مرۆڤ لە سەرەتادا لەسەر ئەو وێنەی کە ئێستا هەیەتی دروست نەکراوە بەڵکو مەیمونێک بووە و پاشان گۆڕانکاری بەسەر داهاتووە کەم و هەموو لەشیدا پۆشی بوو لەسەر چوار پێیان دەڕۆیی پاشان مووەکان لە ماوەی چەند ملیۆن ساڵدا هەڵوەران و ئەنجا هەستاوە سەر دوو پێیان کاتێکیش سەری جێگیر بوو لەسەر لەشی نەک وەکو ئاژەڵەکانی تر هەڵواسراو بێت لە هەوا ئەوە ڕێگا خۆش بوو بۆ مێشکی بۆ ئەوەی گەورە بێت و پاشان زیرەکی زیادی کرد و زانیاری فێر بوو و قسەی کرد چەند ڕۆژنامەیەک تەرخان کرا بۆ بڵاوکردنەوەی هیزری داروینی و فکرەی دروستکردنی ذاتیش بڵاو کرایەوە کە هیچ کار و فەرمانی خوددا پەیوەندی پێوە نییە و سروشتیش بە خۆی هەموو شتێک دروست دەکات و تواناشی لەسەر دروستکراوەکان بێسنوورە و لە هەمان کاتیشدا هیچ مەبەستێکی دیاریکراویش نییە لە پشت دروستکراوەکان بەڵام ئومەت لە ناو سەرگەردانی تێ نەگەیشت کە بیردۆزی داروین ئەگەرێکی زانستی بوو زانستی دەوڵەمەند نەکرد ئەگەرچی ناوی بیردۆزیشان بەسەردادا بوو هەتا ئەگەر بیردۆزیش بوو بێت ئەوە لەو کات تاوەکو ئێستاش لە قەیدی سەلماندندایە و بە هیچ شێوەیەکیش نەگەیشتۆتە چەند ڕاستێکی نەبڕاوە بابەتی دروستکردنی ذاتیش بابەتەکە بە هیچ شێوەیەک بەڵگەی لەسەر نییە نە لە لای داروین نە لە لای ئەو کەسانی پڕوپاگەندەیان کرد ڕێبیری ڕق بەرایەتیش کە زاناکان لە ڕاستکڵێسە لە ئەوروپا گرتیانە بەر لەو کاتەی زانیاکانیان بە زیندوی سوتاند چونکە گوتوبیان زەوی وەک خڕی تۆ بوایە ئەو شتانە بوون وایان لە داروین کرد بیردۆزەکەی خۆی یان باشتر وایە بڵێن ئەگەرە زانستیەکانی بە بەرگێکی بێباوەڕیدا بپۆشێ کە شوێنەواری هێز و توانای خوددا لە کردداری دروستکردندا ڕەت دەکاتەوە ئەو کەسەی دروستکردن دەداتە پاڵنادیارێکی پڕوپوچ کە ناوی سروشتە لەگەڵەوەی کە ئەو بەرگە لە پێداویستەکانی بیردۆزەکەی نەبوو ئەگەر واماندانە ڕاست بێت ئەوە ئەگەر بێت و ئەو ڕقبەرایەتێ لەگەڵ کڵێسە دروست نەبووایە ئەوە بەڕاستی داروین شایەن بوو بەوەی دروستکردن و گۆڕان بداتە پاڵخوا چونکە نامەیەکی بۆ یەکێک لە هاوڵەکانی نووسی کە لەو دوایە بڵاوکرایەوە کە تیای داوتبووی نازانم بۆچی تۆمەتبارم دەکەن بە بێباوەڕی لەگەڵەوەی من باوەڕم بە خوددا هەیە بە هەمان شێوە ئومەت نەیزانی کە شەیطانەکانی سەرزەوی بیردۆزەکەیان یان ئەگەرە زانستیەکانیان بە ڕووبەرێکی بەرفراوان لە هەموو زەویدا بڵاو کردەوە بۆ ئامانجێکی دیار و ئاشکرا کە لە پڕۆتۆکۆڵەکانیان بەڕاشکایی وتیان بەڕاستی سەرکەوتنی داروین و نیچەشمان تاوتوێ کرد و لەلاشمان کاریگەری هیزرەکانی لەسەر بیر و باوەڕی ئومەمیەکان زۆر ڕوون و ئاشکرایە پڕۆتۆکۆلی ژمارەیەک سەیری تەرجەمە عەرەبیەکەی بکە هی محەممەد خەلیفە تونسیە کاتێک سیفەتی دروستکردن بۆ خوددا لا دەبرێ و
کاتێک مرۆڤ لە بنچینێکی ئاژەڵی پێشکەوتۆوە و کاتێک لە دروستکردنی مرۆڤدا هیچ ئامانجێک نییە. ئەی کوا بواری دین، کوا بواری بەها، کوا بواری ڕەوشت کە ئەمانە هەمووی دامەزراون لەسەر بنچینەی ئەوەی کە مرۆڤ بوونەوەرێکە و جیایە لە جیهانی ئاژەڵدا. گەورەترین شتیش کە لەو جیای دەکاتەوە هۆشیاری و مەبەست و سربەستیە. دوو ڕێگاشی لە بەردەمە، نەک وەک ئاژەڵ یەک ڕێگا. تواناشی هەیە هەردوو ڕێگا لە یەکتر جیا بکاتەوە و تواناشی هەیە یەکیان هەڵبژێرێ. ونفسي وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. واتا بەجیانی مرۆ سوێن دەکەو بەوەش ڕێکی خستووە ئەوسا هەموو تاوانبارێک پارێزگاری دەویژدانی گەیاندووە. دیارە هەرچێ گیانی خاوێن ڕاگرتووە ڕزگار بووە، هەر کەسیش دەگوناهیەوە پێچاوە دۆڕاندوویە. سوورەتی شەمس ئایەتی 7 تا 10. بە هەمان شێوە نەخۆشی گەمارودانی زانیاری لە سنووری هەست پێکراودا هاتە ناو ئەو ئومەتە، یان ئەو معقولەی کە هەست پێکراوی ئەزمموی گەواهی بۆ دەدات، یان عەقڵانیەتی ئەزمموی کە جیهانی نادیا ڕەت دەکاتەوە. لە جیهانی هەست پێکراویشدا فەرامۆشی ئەو شتانە دەکات کە لە بازنەی ئەزمموی هەست پێکراودا دەردەچێت. جا هەندێک هەڵسان بە ڕاوەی جنۆکە و فریشتیان کرد بەوەی کە لە لای مرۆڤ ڕنگدانەوەی گیانی خێر و گیانی شەڕ هیچ بوونێکی ڕاستی نییە. هەروە ڕاوەی مۆعجیزەی شەقبوونی دەریایان کرد بە گۆچانی موسا بەوەی کە لە کاریگەری داشکان و بەرزبوونەوەی و ڕاوەی باڵندەی ئەبابلیش بەوە کرا کە میکرۆبی خوریکەیە. جگە لەوەش هەنێک هەڵسان بە ڕەتکردنەوەی قیامەت و زیندووبوونەوەی هەژمار و پاداشت. یەکێکی تریش هەڵسا سروش و پەیامی ڕەت کردەوە. هەندێکی تریش وتیان کە قورئان باسی ئیبراهیم و ئیسماعیلمان بۆ دەکات، تەورات و ئینجیلیش بە هەمان شێوە باسمان بۆ دەکەن. بەڵام چ قورئان چ تەورات و ئینجیل بوونی مێژووی بۆ هەردووچیان ناسەلمێنن. لە ناو سەرگەردانیدا خۆمان نەناز کرد لە مێژووی سەروەریمان، لە باشترین بارودۆخ تەماشامان کرد کە چەند ڕووداوێک بووینە و بەسەر چوونە و ناگەڕێنەوە. لە هەندێک باریشدا چەند ڕووداوێکن لە پەراوێزدان و لە هێڵی ڕەوڕەوەی مێژوودا هیچ نرخ و بەهایەکی نییە. لە هەندێک باریشدا چەند ڕووداوێکی ڕیسوا بووە. ڕۆشنبیری حەق و ڕزگار بووی حەق و سەردەمیانەی حەق لە پێویستبوون پێیانەوە خۆیان لێ دەکشانەوە. لە هەموو باردۆخەکانیش چەند ڕووداوێکی سادە بووینە و توێشووی زیندوو و هەڵقڵاوی تێدا نەبووە، هەروەکو کە لە ڕووداوەکان و مێژووی ڕۆژئاوادا هەبووە. بێگومان ئەو کات هەر ڕۆژئاوا لەپەڕی ڕووداوەکاندا دیار بووە و هەر ئەویش بەهێز و بە دەرامەت و کارتێکەرێکی کاریگەر بووە. ئومەتی ئیسلامیش کاتێک لە بێهێزی و ڕیسوابوون و داکشانیدا بوو لە کاروبارەکانیشی پەراوێز بوو، لە واقعی گێژەلوچی زیندوشدا دەست بەسەر کرابوو. وتەی ئەم شاعیرەی لەسەر جێبەجێ دەبێ کە دەڵێ ويقضي الأمر حين تغيب تيم ولا يستأذنون وهم شهود. بەڵام ئەمە پەیوەندی بە مێژووی ڕابردووی سەروەریەکانی داچیە؟ ئایا ڕاستیەکانی مێژووی ڕابردوو کە جێگیر و قایمن دەگۆڕێن بە کاریگەری ئێستای دژوار و خراپ؟ ئایا سەروەریەکانی ئومەتێک دەسڕێتەوە بەهۆی گۆڕانینەوەیەک لە نەوەکان؟ لە ڕاستیدا کە پیا هەڵگوتن بە سەروەریەکانی مێژوو لە بەرخاتری قەرەبووبوونەوەی دەروون لە واقیعە بەرتەنکراوە دیاردێکی خۆشحاڵیە. ئەوە زۆر جوداوازی نییە لەگەڵ ئەوەی مادە سڕکەرەکان نۆش دەکات بۆ ئەوەی ڕابکات لە دەست ئەو واقیعە دژوارەی کە دەستەوسانە لە گۆڕینی بۆیەلی ڕادەکات بۆ ناو قوڵایی ئەندێشە. بەڵام کارەکە بۆی هەیە دیاردەیەکی دروست بێت ئەگەر بە ئاڕاستەیەکی تردا بڕوات، بەوەی کە سەروەریەکانی ڕابردوو چەند ڕاستێکی گەواهی بۆ درا و چوونە ناو ئەندێشە نییە. ئەگەر پەروەردەیانە بەکارت هێنا بۆ هاندانی ئەو تەقەڵایە تەمبەڵە و زیندووکردنەوەی ئەو شکۆیە بابردوانە، ئەو پشتیوانیەکی زیندووە و بەکەڵ چێوە دێت چارەسەری ئەو ناومێدی پێ بکرێت کە تووشی مسلمانان بوو لە ئاکامی دۆڕانی سەربازی و دۆڕانی دەرونی. بەڵام بانخوازی داگیرکاری فکری لە بۆ سەدا دانیشتن بۆ هەر هەوڵدانێکی لەو جۆرە، هەروەکو بڵێ دەترسان لەوەی ئەو هەوڵ و تەقەڵایەنە سەر بگرێت و مسلمانان بگەڕێنەوە بۆ خودی خۆیان و کە لە سەرەتای سەرسامبووندا بەجێیان هێشت بوو سەر لە نوێ دەست بکەنەوە بە کاروانێکی نوێ لەسەر ڕێنمایی ئەو ڕابردووە شکۆدارەی
کە چەند سەدەیەک لە نێویدا ژیان. سەیریش لە کاروبارەکە داوەیە کە ئەو هەڵوێستەی بەم دواییان لە خودی خۆیانەوە نەیانوان، بەڵکو نووسینی ڕۆژهەڵات ناسەکان یەکەم ئاوازی دەرکرد و بەپەلەش داگیرکاری فکری قۆستیانەوە و دووبارەیان دەکردەوە بەبێ ئەوەی لی تێبگەن یان هەندێک لی تێدەگەیشتن بۆ ئەوەی هەموو هەوڵدانێک لە کار بخەن کە بیەوێت ئوممەت بگەڕێنێتەوە بۆ سەروەریەکانی ڕابردووی. لە باتیەمەش ئاراستەکردن بوو بەرەو سەروەریەکانی ئەوروپا، تەماشای پێشکەوتنی زانستی بکەن، تەماشای پێشکەوتنی شارستانی بکەن، تەماشای بەرزبوونەوەی هیزری بکەن، تەماشای دیموکراسیەت بکەن، تەماشای مافە سیاسیەکان بکەن، تەماشای ئەو ڕێز و پایە بکەن کە مرۆڤ چێژی لێوەردەگرێت. سەبارەت بە پێشکەوتنی زانستی و تەکنەلۆژی و مادی و ئەرێز و پایی مرۆڤ لە کۆمەلگا ئەوروپیەکان چێژی لێوەردەگرێت، ئەوە ئەمانە هەمووی ڕاست بوون. هەرچی نرخ و بەهای کۆتاییش بوو بۆ ئەم شارستانیەتە ئەوە کارێک بوو زۆر جوداوازی هەبوو. بەڵام ئوممەت لە ناو سەرگەردانیدا نەیتوانی هەموو سلبیاتیەکان و خراپیەکان لە ناو شارستانیەتی ڕۆژئاوا ببینێ، چونکە چاوی شەکەت و ماندوو تەنها تیشکەکان دەبینێت و ناتوانێت ڕەشایەتیەکە ببینێت کە ڕووناچێت درەوشاوەکە ڕێی لێگرتووە و بانخوازی داگیرکاری فکریش ئەو چاوانەیان بەردەوام ئاڕاستەی تیشکەکان دەکرد و زۆریش لیان دەخوڕیەوە ئەگەر بیویست بە بگەڕێت لە نێو تیشکەکان بۆ ئەوی لە کەڕەشەکان ببینێت. بەڕاستی و ڕەشایەتیە زەبەلاحەی سێبەری بەسەر جیهانی ئیسلامیدا کێشا بوو کە پێویست بوو مسلمانان یەکەم کەس بن هەز بەو پەستانەکەی بکەن. ئەوە داگیرکار بوو. ئەو شتش کە داگیرکار ئەنجامی دەدا بەرامبەر بە مسلمانان لە ئابڕووبردن و سوکردنیان. بەڕاستی داگیرکار درۆیەشی فعلی بوو بۆ هەموو ئەو پڕوپاگەندانی ڕۆژئاوا دەیان کرد لە بەرزبوونەوەی بەهایی و شارستانیەتی و مرۆڤایەتی و باوەڕبوون بەو دروشمانەی بەرزی کردبەوە. واقعی ئەڕەشەکەش شایەن بوو ئەوەی مسلمانان لە سەرەتای سەرسامبوونیان بە ئاگا بێنێتەوە بۆ دەرگەوتنی ڕاستی ئەو شارستانیەتە ساختەیەی کە ڕۆچوو بوو لە خۆپەرستی و لە ویژدانی مرۆڤایەتیش کەوتوبووە ژێرەوە. هەروە بۆ ئەوەی بگەڕێنەوە سەروەریەکانی مێژویان کە بەجێیان هێشت بوو، ئەمەش بۆ ئەوەی جوداوازی بکەن لە نێوان بزاوی فەتحی ئیسلامی و داگیرکاری خاچپەرستی کە بۆیە خاچپەرستیەکەی شاردەوە و ئاشکرای نەکرد، هەروەکو پێشتر ئاماژەمان پێکرد، هەروە بۆ ئەوەی لەو جوداوازیەش تێبگەن کە لە نێوان ئوممەتی خواناس و ڕێبازی خودایی و ڕەوشتی خودایی لە نێوان شەیطانەکاندا هەبوو. ئەگەر چی با پێستیان سپی بێ و جلوبەرجیان خاوێن بێت و بێژەکانیان ڕەوان و شیرین بێت و زانستەکانیان بەرز بێت. ئەگەر داگیرکار بە هەموو تاریکایی و ستەمەکانی ئوممەتی ماندوو شەکەتی لە غەفڵەتەکەی بە ئاگا نەهێنایەوە و دەرینەهێنا لە نێو سەرگەردانی و خراپەکانی ئەو شارستانیە سەختەی بۆی ئاشکرا نەکرد، ئەوە بە پلەی یەکەمیش ئوممەت لەوە نەدەگەیشت کە ڕەوشتەکانی ڕۆژاوا ئەو ڕەوشتانە نین کە هەڵقڵاو بن لە باوەڕی ڕاستی بەو بەها بەرزانەی کەوا زۆر جار لە ئەدەبیاتیان باسی لێوە دەکەن، بەڵکو چەند ڕەوشتێکی سووددار بوون و ممارەسە دەکرا بە ئەندازەی ئەوەی سوودی بۆ خاوەنەکانیان دەهێنا، بەڵام کاتێک لەگەڵ بەرژەوەندی تێکگیرابان ئەوە دەتوایەوە بەرژەوەندیش بەسترایتەوە بە سوود و نەبەسترایتەوە بە چاکسازی مرۆڤاتی یان چاکسازی مرۆڤ. لەناو سەرگەردانیدا سەرکردەکانی ئەوروپامان گرتە خۆ وەکو ئەوەی سەرکردەی خۆمان بن و هۆشمەندەکانی ئەوروپاش وەکو ئەوەی هۆشمەندی خۆمان بن و ویژدانیشیان وەکو ئەوەی ویژدانی خۆمان بن و ناوەکانیانمان کردە ویردی سەرزوبان و وشەکانیانمان دووبارە دەکردەوە و دروشمەکانیشمان کردە دروشمی خۆمان و مێژوەکەیمان ئەزبەر کرد. لە هەمان کاتدا بێئاگا بووین لە ناوهێنانی سەرکردە و هۆشمەند و وێژەوانانمان و هیچ شتێکمان نەدەزانی دەربارەی ئەوان، هەتا هەواڵەکانی پێغەمبەریش صلی الله عليه وسلم، هەتا ڕووداوە گەورەکانیش کە بەسەرنەوەی یەکەم داهاتوو مێژوو ئەو ئوممەتەی بە چەند پیتێکی ڕووناچی درەوشاوی پێنووسرایەوە. لە ناو سەرگەردانیدا بزاڤە زانستێ مێژویەکەمان لەبیر کرد و تێنەگەیشتین کە هەر مسلمانان ڕێبازی ئەزمونیان دامەزراند لە لێکۆڵینەوەی زانستیدا و هەر ئەوان بوون خەراتی زەویان دۆزیەوە و ڕەهەندەکانیان پێوا و هەر ئەوان بوون سووڕی خوێنیان دۆزیەوە و
هەر ئەوان بوون وێنەی نەخشەکانی یەکەمیان کێشا بۆ جیهان و هەر ئەوان بوون شوێنی ئەستەیرەکانیان دیاری کردو هەر ئەوان و هەر ئەوان و هەر ئەوان وا هاتە ئەندێشەمان کە زانست هەمووی ئەوروپا دەستی پێکردووە و هەر لە بلیمەتی ڕۆژاوا سەری هەڵداوە و لە هیچ شوێنێکیش بلیمەتی نییە تەنها لە ڕۆژ ئاوانە بێت هەروەها نیشانەی شارستانیەتیەکەمان لەبیر کرد کە شارستانیەتێک بوو هەڵسوکەوتی لەگەڵ هەموو مرۆڤدا کرد لە لەش و هۆش و ژیانی و بە گشتگیری و پێکەوە بەستان و هاوسەنجی شارستانیەتی مرۆڤایەتی ڕاستی کە دڵی کردەوە بۆ هەموو مرۆڤایەتی بەبێ جوداوازیکردن لە ڕەگەز و ڕەنگ و زمان و هەتا بیر و باوەڕیش بەڵام شارستانیەتی ڕۆژاوا بەلوودبەرزێکی قێزەون و پیس تەنها شارستانیەتیە بۆ پیاوی سپی کە قەت ناگەڕێتەوە بۆ چەمک و وتەی خودایی یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم واتا أي خلچنا هەر لە نێرومەیەکەوە ئێوەمان وەدیهێناوە و کردومانن بە چەند گەلێک و چەند هۆزێک بۆچی هەتا یەکتری بناسن بشزانن بەڕێزترینتان لای خوددا پارێزگارترینەکانتانن كلكم من آدم وآدم من تراب هەمووتان لە ئادەمن ئادەمیش لە خۆڵە لەناو سەرگەردانیدا کتابی خوا بووە کەلەپورێکە لە باب و باپیرانمان بۆمان ماوەتەوە ئەوان پابەند بوون پێی بەڵام لەسەر ئێمە هیچ شارێکی نییە ئێمە ئومەتێکی ترین و قسە لەگەڵ ئێمەدا ناکات و داوا ناکات بە جێبەجێکردنی ئەو شتانەی کە لە ناوڕۆکیدایە ئەوەی پەیوەندی هەیە بە ئێمەوە ئەگەر پەیوەندی هەبێ دڵمان بە خوێندنەوەی خۆش بێت و گوێسکەکانمان بە زەنگۆڵەکەی بەهەژێ بەڵام شوێنی تێڕامان و بیرکردنەوە نییە و هی ئەوەی نییە لە کاروبارەکانی ژیانی ڕۆژانەدا سوود ببەخشێت نە لە ژیانی فکری نە لە ژیانی کۆمەڵایەتی نە لە ژیانی ئابووری نە لە ژیانی سیاسی ئەمانە هەمووی سەرچاوێکی تری هەیە ئەوەتانێ لە لای ئەو گەلەی بە عەرەبی قسە ناکەن و باوەڕیان بە قورئان نییە جیهانی وێژەش لە سەرگەردانی قوتاری نەبوو ئەدی وێژە هەر ئەوە نییە کە گوزارش لە شتە شاراوەکانی دەروون و خولیاکانی هۆش و ئەزمموی مرۆڤدا دەکات کاتێک ئەمانە هەمووی دەچێتە ناو سەرگەردانی بە وێنەیەکی وێژەیی یان هونەری دەربڕین بۆی چۆن دەبێت مەگەر بە وێژەی سەرگەردانی و هونەری فەوتان بێت لە سەرەتای سەرگەردانیدا ئێمە هەموو وێژەی عەرەبیمان هەڵگرت و لەسەر ترازوی ڕۆژ ئاواماندانا جا بەداخەوە بۆمان دەرکەوت کە هیچ وێژەیەکمان نییە هەستمان کرد هەمووی یان زۆربەی دەچێتە ژێردێڕێک لە دێڕەکانی هۆندراوی یۆنانی ئەو هۆندراوانەی کە بنچینەی بنچینەکانن لە هونەری قسە و هونەری هزر و هونەری ژیان ئەو بەندەش هۆندراوەی گۆرانی ئەشعر الغەنائی بوون ئەو هۆندراوانەی شوانەکان لە کاتی مەڕ لە وەڕاندنیان بە گۆرانیەکەی دڵی خۆیان خۆش دەکرد و ئارەزوو و خەم و خەفەت و یادەوەری و دڵتەنجی خۆیانیان تێکەڵ دەکرد بەڵام ئێمە هیچ داستانێکمان نییە و شانۆگەری هۆنراوەیشمان نییە لەلامان نییە و لەلامان نییە دەرد و بەڵا هەر گەورەکەش ئەوەیە کە ناسۆر و ناڕەحەتی لە وێژەکەمان نییە بەڵام ناسۆر و ناڕەحەتی یۆنانی وێژەی دین و دنیایە پوختەی ئەزمموی مرۆڤایەتی و قوڵە و بەرەو قوڵایی دەڕوات قوڵایی دەرونی مرۆڤایەتی قوڵایی ئەو سنەتانەی حکمی ژیانی مرۆڤ لەسەر زەویدا دەکات وێژەی ئێمەش کە بەتاڵە لەم شتانە شتێکی چەند نەنگە و نەنگی لە پاش ئەودا نییە لە ڕاستیدا ناسۆر و ناڕەحەتی یۆنانی لەگەڵ ئەو هەموو قوڵایی وردی و ئەو وەستایی لە بەجێگەیاندنی هونەریدا هەیبوو ئەوە کێشەی مرۆڤ بوو لەگەڵ خوداکان مرۆڤ دەیەوێت بوونی خۆی بسەلمێنێت دەیەوێت خۆی دیار بخات دەیەوێت بکەرێکی کارا بێت و هەموو شتێک بکات دەیەوێت قارەمانیەتی و سەروەری و شتە لە ئاسا بەدەرەکان بنیاد بنێت و دروست بکات لە ڕاستیدا دەیەوێت ببێتە خوددا خوداکانیش حەسوودی بە مرۆڤ دەبەن و هەوڵ دەدەن کۆسپ و لەمپەر لە ڕێگایاندا دابنێن لە کۆتاییشدا کاتێک ڕەتی گوێڕالی دەکاتەوە بۆ خوداکان و مکوڕە لەسەر عەزیمەتی خۆی ئەوە تێک و پێکی دەشکێنێت جا لێرەدا ناخۆشی و ناسۆریەکان ڕوو دەدەن ئایا بینیت
وێژەی ئێمەش ناسۆری و ناڕەحەتی تێدا نییە، چونکە ئێمە ئومەتێکی ساویلکەینە و تاقەتی چوونە ناو قوڵایی نییە و لە پەراوێزی ژیاندا دەژیت و ناچێ ناو قوڵاییەکەی. من پێشتر لە زانکۆ وێژەی ئینگلیزیم دەخوێند و بنچینە ئیغریقیەکانیان بە ئێمە دەگوت، بێعتیبار ئەو سەرچاوانە بوون کە تا ماوەیەکی توور و درێژ وێژەی ئەوروپای لێ هەڵدەهێنرا. بە هەمان شێوەش ئەو پێوانانە بوون کە ڕەخنەگرەکان ڕوانینی خۆیان بۆ وێژە و ڕاستکردنەوەی لێ هەڵدەهێنجا. منیش هەر لە هەمان کاتدا گوێم لەو وتە و ڕەخنانە دەگرت کە ڕەخنەگرەکانمان بەگشتی لە وێژەی عەرەبیاندا دەدا. جا لە خۆمەوە سەیرم پێدەهات کە چۆن خەڵکی تا ئەو سنوورە شێوەیان دەگۆڕێت. ئەمەوە نەبێ بەرگریکردن بێت لە وێژەی عەرەبی کە چی لە ناویدایە چی لە ناودانیە مەسەلەکە ئەوە نییە. بابەتەکە ئێمەین کە چۆن تا ئەو سنوورە کەسایەتیەکەمان توایتەوە و وامان لێ هاتۆ بە چاوی خۆمان سەیر ناکەین، بەڵکو چاوی خەڵکی دەخوازین بۆ ئەوەی تەماشای خۆمانی پێ بکەین. خۆ هیچ ڕۆژێکیش لە ڕۆژان و وێژەوان و ڕەخنەگر نەبوویمە، بەڵام لە کاتی لێکۆڵینەوەم بۆ وێژەی ئینگلیزی تێبینیەکم بۆ دەرکەوت کە بەگشتی نمونەیەکە بۆ وێژەی ئەوروپی لەگەڵ بوونی چەند جوداوازیەک کە بە شێوەیەکی سروشتی لە نێوان گەلێک بۆ گەلێک یان لە نێوان وێژەوان و وێژەوانێکی تردا هەیە. بەڕاستی بیرۆکەی کێشە لە نێوان مرۆڤ و خوددا یان خوداکان هەروەکو بتپەرستانی یۆنان وێنان دەکێشە. لە هەموو چەشنەکانی وێژەی ڕۆژ ئاوادا زۆر قۆڵە. لە ئەفسانەکانی یۆنانیدا زۆر ڕوون و ئاشکرا بوو، بە تایبەتی ئەفسانەی برومیثیوس دزی ئاگری پیرۆز کە دەگیرێتەوە خوازیۆس کە خودای خوداکان بوو. مرۆڤی لە چنجێ قوڕی زەویدا دروست کرد، پاشان لەسەر ئاگری پیرۆز ڕێکی خست. لە ئەفسانەکە ئاماژە بۆ زانیاری دەکات، پاشان بە تەنها لە تاریشی هەناردی خوارەوە مەبەستی لە تاریشی نەفامیە. بوونەوەرێکی ئەفسانەیی کە ناوی برومیثیۆس بوو بەزەی پێداهاتەوە. لەوانەیە خوداش دەزانێت مەبەستی شەیطان بێت، ئاگری پیرۆزی لە خوا بۆ دزی. ئاماژە دەکات کە مرۆڤ دەستی کرد بە فێربوون. جا خوددا پێکۆ لە هەردووچیان تووڕە بوو. برومیثیوس دزی ئاگری پیرۆز و لەگەڵ ئێمپیمیسیوس ئەو مرۆڤەی خوددا لە قوڕی زەوی دروستی کرد. بە برومیزیسیش بازێکی ڕاستپارد بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژ جەرگی بخوات. لە شەویش جەرگێکی نوێی بۆ دەڕوا، بازەکەش بەیانی دەهات بە درێژایی ڕۆژ دەی خوارد. بەم شێوێ لە ئەشکەنجە و ئازارێکی بەردەوام، بەڵام ئیمپیمیسیس کە خوددا نەیتوانی ئاگری پیرۆزی لێ بسەنێتەوە ئاماژە بەوە دەکات کە ئەو زانیاری مرۆڤ بەدەستی هێناوە ناتوانرێت لێ بسەندرێتەوە. ئەوە ئافرەتێکی بۆ نارد ناوی باندۆرا بوو. ئاماژە بۆ حەوا دەکات بۆی لە تەنیاییەکەی هۆگری بێت. لەگەڵیشیدا سندوقێکی بە دیاری بۆ نارد. جا کاتێک سندوقەکەی کردەوە بینی پڕیەتی لە شەڕ و شۆڕ. شەڕ و شۆڕەکانیش لە ناو سندوقەکە هاتنە دەرێ و هەموو دنیایان پڕ کرد. ئابەم شێوەیە ئەفسانەی ئیغریقی پەیوەندی نێوان خوددا و مرۆڤ پیشان دەدات. زانست خەڵاتێکی خوددا نییە کە خوددا بە میهرەبانی خۆی برژاندی بێتیە سەر مرۆڤ. وعلم آدم الأسماء كلها. واتە خوددا هەموو ناوێکی فێری ئادەم کرد. علم الإنسان ما لم يعلم. مرۆڤی لە شتێ ڕاهێنا کە زووتر پێی نەزانی بوو. خلق الإنسان علمه البيان. مرۆڤی ئافراند لە ئاخافتنی تێگەیاند، بەڵکو بە زۆری لە خوددا زەوت کراوە. خودداش کاتێک پەنا بە خواغیرت پاڵی پێوە دەنێت، ناوێت مرۆڤ فێرە زانست بێت و ناوێت سوودمەند بێت بە زانستەکەی، بۆیە بەم جۆرە تۆڵەی لێ دەسەنێتەوە. ئەمە بوو تۆی ناسۆر و ناڕەحەتیەکان نایەوێت لە ژیانی مرۆڤ، هەروەکو کە ئەفسانەی ئیغریقی نیشانی دەدات. ئەمانە بوون خوا بتپارێزێ لە وێژەی عەرەبی و ئومەتی عەرەبیان کەم بوو. بەڕاستی من شوێن پێی ئەفسانەی ئیغریقی کەوتم لە وێژەی ئەوروپی، پاش ئەوەی ئەوروپا دەسەڵاتی کلێسەی لە ژیانی خۆی دەرهێنا، گەڕاوە بۆ بنچینە ئیغریقیەکان و هەر لە سەرەتای چەرخی ڕاپەڕینەوە چەمکەکانی ژیانی لێ دەرهێنا. لێرەدا شتێکی سەیرم بەدی کرد. ئەوروپا گەڕایەوە کەمترین شت لە وێژە بۆ بتپەرستی ئیغریقی لە ماوەی ڕۆمانسیەت و سروشتی پەرست وەکو خوایەکی نوێ لە جاتی کڵێسە کە بەم ناوە خەڵک دەیپەرست. لە دەرونی ئەوروپیەکان کێشەیەک لە نێوان مرۆڤ و ئەو خوددا نوێ دروست بوو کە لە کتابەکانی خۆیان باسییان لە کێشەی مرۆڤ و ئەو سروشتەدا کردبوو.
وتیان مرۆڤ سروش دەبەزێنێت. پاشان ئەوروپا مرۆڤی لە باتی خوددا کردە خوا. کێشەکە سەر لە نوێ گەڕایەوە لەگەڵ خوددایە نوێیەکە. جا چ کێشەیەکی دەرونی بێت لە مرۆڤێکی تاکدا یان کێشەیەکی کۆمەڵگە بێ لە نێوان هەندێک مرۆڤ و مرۆڤی تردا. هیچ ئاشتیەک نییە، هەر دەبێت کێشە هەبێت. ئەو کێشەیە نەبوو کە خودای گەورە ڕێی پێدایە و پیرۆزی کردووە، ئەویش کێشەی چاکە دژی شەڕە کە خودای گەورە لە سوڕەی ئەلبەقەرە ئایەتی 251 دەفەرموێ: ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض ولكن الله ذو فضل على العالمين. واتا ئەگەر خوددا هێندێکانی لەو ئاپۆڕە بە هێندێکان تەرت و توناک نەکردایە ئەم زەمینە خراپ ببوو. هەروەها پەروەردگار لە سوڕەی ئەلحەج ئایەتی 40 دەفەرموێ: ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا. واتا ئەگەر خوددا هێندێکیانی بە هێندێک ڕاونە نابا، دێر و کلیسا و کەنیشت مزگەوتەکان کە لەواندا فرەناوی خوددا دەبرێت وێران دەکران. خوددا دەهانای ئەوانە دێت کە یاری دەدەی خوددا دەدەن. دیاریشە خوددا زۆر بەهێز و بەدەسەڵاتە. بەڵکو ئەمە کێشەی نێوان مرۆڤ و خوددایە. ئەوەش هەی خوا بتپارێزێ. ئەو شتانە بوون لە وێژەی عەرەبیان کەم ببوو بۆ ئەوەی ببێتە وێژەیەکی جیهانی و قوڵایی هەبێت. پاشان ئەوروپا وێژەکانی بێسەروبەر بوون، ئێمەش لەگەڵیدا بێسەروبەر بووین. ئەمەش تەنها بۆ ئەوەی ئەو بێسەروبەریەمان لە قیز نەچێت. پاش قسە هەڵیت و پەڵیتەکانی فرۆید لە عەقڵی باتین و نەزدا مەذهەبی سریالیەت مەذهەبێکی ئەدەبیە فەرامۆشی هەموو شتە مەنتیقیەکان دەکات. لە ساڵی 1924 سەری هەڵداوە. بەدیار کەوت. جاوتمان دەبێت ئێمەش سریالیەتمان هەبێت. ئای چەند نەنگیە چۆن لەگەڵیان بەگەڕ ئەو مەذهەبە نەکەوین. پاشان لا معقول پەیدا بوو. جاوتمان پێویستە ئێمەش وێژەی لا معقولمان هەبێت. بۆ یەکێک لە وێژەوانە گەورەکانمان شانۆگەریەکی لا معقوڵی دامەزراند و ناوینە یا طالع الشەجەرە کە پێشەچیشی بۆ دانەوتیای داوتی ئەم شانۆگەریەم نووسیەوە لەسەر ڕێگای لا معقول بۆ ئەوی پێمان نەڵێن وێژەی لا معقوڵیان نییە. وای چەند سەیرە. بەڕاستی ئەوروپا لە ڕاپەڕینەکەی بێسەروبەر و بۆیە بایداوە بۆ عەقڵانیەتی لە ڕادەبەدەر بۆ تۆڵە سەندنەوە لە کڵێسا. کاتێک ماوەی 10 سەدا ڕێگای لە عەقڵ گرت. بۆیە ئەوروپا عەقڵی هاوێشتە ناو هەموو شتێک. جا یەکسان بوو بواری بۆ عەقڵ تیادا بوایە یان نا. پاشان بۆی دەرکەوت کە عەقڵ گیر و گرفتەکانی بۆ چارەسەر نەکردن، بەڵکو چەند گیر و گرفتێکی نوێی بۆ پەیداکردن کاتێک خۆی هەڵدەقوڵتاند لەو شتانەی تاقەتی پێدا نەدەشکا. جا پازی دەدا بۆ لا معقول بۆی لە دەستی عەقڵانیەتی لە ڕادەبەدەر هەڵێت. ئەی ئێمە چیمانە؟ بۆچی با بدەینەوە بۆ لا معقول؟ پاشان نوێخوازی پەیدا بوو. وتمان هەر دەبێت وێژەیەشی نوێخوازمان هەبێت. چەند نەنجیە ئایا وێژەکەمان نوێخوازی تێدا نەبێت و ببین بە دواکەوتوو. گەوهەری ڕاستیش بۆ نوێخوازی لابردنی کەلەپورە و هەڵاتنە لێی ئەگەر با بۆ هیچیش بێت. گرنگەوەیە کەلەپور لە ناو ببین کە کۆت و زنجیر دەنوێنێت. ئێمەش بەرەو سەربەستی و ڕزگاربوون دەڕۆین. بەڕاستی ئەوروپا کاتێک ئەو کارە دەکات ئەوە سەربەستە و چی بۆ خۆی بیکات دەیکات. بۆ هەیە بیانوشی هەبێت چونکە کەلەپور لەلای ئەو کڵێسە و شتە پڕوپوچەکانی یاخی بوون، زوڵم، ستەمیەتی. هەروە کارخستنی هێزی مرۆڤە لە کردەوەی بەڕادەر لە واقعی زەویدا. جا لە ناوبردنی ئەو کەلەپورە و هەڵاتن لێی ئەوە کارێکی معقولە. هەرسی موسڵمانانیشن کاتێک کەلەپورە خواییەکە لە ناو دەبات ئەو تەنها تێژەنینی بۆ دەمێنێتەوە لە ناو سەرگەردانی. ئەو سەرگەردانیەی ئومەت چووە نێو ئەو قەبارەکەی بەم شێوەیە بوو. زۆر بەرفراوان و گشتگیر بوو. هەموو لایەنەکانی ژیانی گرتەوە. بە گزارشتێکی تر لا ڕێبوون
هەموو داخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله گرتەوە، چونکە داخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله هەموو لایەنەکانی ژیان دەگرێتەوە. ئەگەر دەتەوێت تەماشای بەشی مقتضيات لا إله إلا الله في رسالة المحمدية لكتاب لا إله إلا الله عقبدة والشريعة ومنهاج حياة بكى. پروردگار لسورة الأنعام آياتي 162-163 دفرمي: قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. واتا بێژە من نوێژکردنم پێکهێنانی ڕێو شوێنی حەزکردنم و ژین و مەرگم بۆ خودایە کە ڕاهێنەری دنیایە، هەر خۆیەتی هیچ شەریکی نییە. بە هەر جۆرێک بێت ناڵێن جێژاوەکە هەموو خەڵکی لولدا و کەس لەناو ئومەت نەما ئەندازەی ئەو کەم و کوڕیەکاری تێنەکات کە تووشی هات کاتێک چوە ناو سەرگەردانی. نەخێر، ئەمە بە هیچ شێوەیەک ڕووی نەداوە و نابێت ڕوو بدات. لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق لا يضرهم من خالفهم. بەردەوام کۆمەڵێک هەنە لە ئومەتی من کە دیار بن لەسەر حەق، نارەکانیشیان زەرەریان پێناگەێنن. بەڵام جێژەلووکەکە ئەوەندە بەهێز دەخولایەوە بە جۆرێک نارەکانی فڕێدا و لە چەقی ئاڕاستەکردن دووری خستنەوە. ئەو خەڵکانەی بە دیارخستن کە ژەهرەکەیان هەموو خواردبەوە کەوای لێکردن هەر ئەوان ببنە سەرکردە و سەرکردایەتی بکەن لە هەموو گۆڕەپانەکان، لە سیاسەت و ئابووری و لە کۆمەڵایەتی و هزر و وێژە و هونەر، بەڵکو لە هەموو شتێکدا لە کاتێکدا لە کاتەکاندا دەرکەوت کە ئومەت نێوانی خۆی و ئاینەکەی پچڕاو، نێوانی خۆی و کەلەپورەکەی و مێژوەکەی پچڕاو، ڕێگای ئەوروپای گرتەبەر و قەتیش تازە ناگەڕێتەوە. بەڵام لە ڕاستیدا ئومەت بە کەسایەتێکی دوانە و مزدەویش دەژیا. ئەگەر بێت و ئەو کەسانە هەڵاوێر بکەین کە بە تەواوی خۆیان داماڵی بوو لە ئاین و کەلەپور و مێژویان، داماڵینەکەی خۆیان ڕاگەیاند بوو، شانازیشیان پێوە دەکرد کە لە دەروونەوە ویان گومان دەبرد بووینە چەند بیرمەندێکی سربەست وەکو بیرمەندە سربەستەکانی ئەوروپا. فری تینکەر ئەم وشەیە لە فەرهەنگە ئینگلیزیەکان مانای بیرمەندی سربەست ناگەێنێت، بەڵکو مانای بێباوەڕ دەگەێنێت. ئەگەر بێت و ئەمانە هەڵاوێر بکەین کە کەمایتین لە هەردوو لایەندا، ئەوە تێکڕای ئومەت کە سەرگەردانی لولیدا بە کەسایەتێکی دوانە و ئیزدیواجێت دەژیا. ئاین لە سۆز و ویژدان و هەندێک لە هەڵسوکەوتی داماوەوە، فیکرە نێردراوەکەش بەهێزە تند و یەک لە دوای یەکەکەی ئەو ئەفکار و هەست و ڕەوشتانەی دەگۆڕی و وێنەکەشی بەردەوام دەلەراندەوە لە پێش چاوان و ئەو کەسەی تەماشای دەکرد ڕوخسارەکەی دیار نەدەکەوت و لە ناوەڕۆکی دڵنیا نەدەبوو. بەڕاستی ئەوروپا پێشتر ماوەیەکی هاوشێوەی ئەوە ژیا لەگەڵبوونی جوداوازی ئاین و جوداوازی بیر و لۆچوونەکان و جوداوازی هەڵسوکەوت. کاتێک دەسەڵاتی کڵێسە کز بوو، ئەو زاڵبوونەی نەما کە پێشتر هەیبوو لەسەر گیانی خەڵکی و ڕاپەڕینەکەش دەستی پێکرد کە لە چەمکەکانیدا هەڵگەڕاوە بۆ کەلەپوری ئیغریقی یان ڕۆمانی ئیغریقی. ئەوە خەڵکی بەگشتی بە کەسایەتێکی دوانە و ئیزدیواجێت دەژیان. پاش ماوەکانی ئاین لەگەڵ دەستپێکردنی خۆدا ماڵین لێی، بەڵام ئەو حاڵەتە نابێت بەردەوام بێت. بەرەبەرە هەر دەبێ یەکێک لەو کەسایەتیانە زاڵ بێ بەسەر ئەوی تریان، هەتا دەیتوێنێتەوە یان کەمترین شت لە بەرسێبەری خۆی دەیشارێتەوە. بەڕاستی هەروەکو کە پێش بینی دەکرا لە بارودۆخەکانی ئەوروپا، ئەوە ئەمە ڕوویدا. ئەوروپا وای لێهات کەسایەتی لە ئایندا ماڵیوی هەر بەهێز دەبوو، هەتا بە تەواوی کەسایەتی دینداری سڕیەوە یان کەمترین شت شاردیەوە لە ناو سێبەریدا. ئەوەی پێشبینیش دەکرا بۆ ئومەتی ئیسلامی بە هەمان دیاردەدا بڕوات، ئەویش دیاردەی کەسایەتی دوانە بۆ ماوەیەک، پاشان لە کۆتایی یەکێک لەو کەسایەتیانە بەسەر ئەویتریان زاڵ دەبێ. لە ڕاستیدا ئومەت چووە ناو ئەزموونەکە و چەند کەڕەتێکی زۆری لە ناو دابڕی، پاشان یەکێک لەو کەسایەتیانە دەستی کرد بە شاردنەوە و ئەویتریان دەستی کرد بەسەر هەڵدان و ئاشکرابوون. بەڵام زۆربەی ئەوانی پێشبینیان دەکرد کارەکە وا دەرنەکەوت و
بە تەواوی پێچەوانەی ئەوە بوو کە لە ئەوروپا ڕوویدا. ئەو کەسایەتی دەستی بەسەر هەڵدان دەکرد ئەوە ئەو کەسایەتیە بوو کە دەگەڕاوە بۆ ئیسلام. ڕابوونی پیرۆز لاپەڕە 127 ڕابوون هات بە جۆرێک کە خەڵکێکی زۆر پێشبینی نەدەکرد بێت. جا یەکسانە چ ئەوانەی لە ناخی دەرونی خۆیان ئاواتیان دەخواست یان ئەوانەی کە هەر حەزیان لێ نەبوو قەت بێتن. ئومەت ئەو کات زۆر ڕۆچوو بووە ناو سەرگەردانی و زۆر دوورکەوت بۆ لە ڕێگای ئیسلام. هەرچی خاس پەرستان و سەهیۆنیەکان بوون ئەوانەی بەکەمی 200 ساڵ پیلانیان جێڕا بۆ دوورخستنەوەی ئومەت لە ئاینەکەی. ئەوە وا گومانیان برد کەوا بە یەکجاری سەرکەوتووینە و بە تەواوی لە ناویان بردووە. بەڵگەشیان لەلا بوو کاتێک ئەو گومانیان دەبرد لەوەی دەیان ڕوانی حاڵ و باڵی ئەو ئومەتە و چۆن بەو خێراییە ئەوەی پەیوەندی بە ئاینەوە هەیە خۆی لێدا دەماڵی. هەتا دروشمەکانی پەرستنیش تەنها دانیشتوانی گوندەکان ئەنجامیان دەدا لەگەڵ بەتەمەنەکان. بەڵام گەنجەکان ئەوانەی ڕویان کردە مەدەنیەت و پێشکەوتن و ڕزگار بوون ئەوە هەروەکو پێشتر باسمان کرد مزگەوتی بەجێهێشت و ئارەزوشی چوە بە دواداچوونی هورەرمەندەکان و گۆرانیە نەرم و شلەکان و فلیمەکانی سینەما. ئەمە چ جای خۆخەریکردنی بەو دۆستایەتیە پاک و ناپاکانەی گۆڕەپانی ئەو کاتی پڕ کردبوو لە پاش ڕزگارکردنی ئافرەت. کارەساتەکەش تەنها لا ڕێبوونی ڕەوشت و هەڵسوکەوت نەبوو بەڵکو ترسناکتر بوو لەمە لا ڕێبوونی بیر و لۆچوونەکان بوو. لا ڕێبوونی ڕەوشت و هەڵسوکەوت لەگەڵ ساغ و دروستی بیر و لۆچوونەکان و بیر و ڕاکان بۆی هەیە خاوەنەکەی بگەڕێنێتەوە بۆ ئەوەی ڕەوشت و هەڵسوکەوتی ڕاست بکاتەوە. لە ساتێک ویژدانەکەی بە ئاگا دێنێتەوە و واز لە گوناهەکان دێنێ و ڕاستەڕێ دەبێ. بەڵام ئەوەی بیر و لۆچوونەکان و عەقیدەکەی گەندەڵ بووە بۆچی بگەڕێتەوە؟ ئەوەی دەیبینێ ڕاستە و هەڵەی تێدا نییە بەڵکو بە پێچەوانەوە وا دەبینێ کە گەڕانەوە بۆ ئاین هەڵەیە. هەرچی کلکەکانیشیان بوون لەو ڕۆشنبیرانەی کە ژەهرەکانیان هەموو دەرخواردان و کەیف خۆش بوون پێی هەستان شانازیان پێوە کردبەوەی وەکو ئەوروپیە بێگانەکانیان لێ هاتووە. لە بیر و لۆچوونیان و عەقیدەیان و ڕێگەی هەڵس و کەوتکردنیان بەڵکو لە هەموو شتێک. ئەوانە وەکو گەورەکانیان وا گومانیان برد کە هیچ جارێکی تر ئیسلام نایەتەوە و هەڵ ناسێتەوە سەر پێی خۆی و هەر ئەوان پێشڕەون و دێدەوانی وە چەرخانن و لە فراوانترین دەرگا چووینە ناو مێژوو. هەر ئەوان سەرکردایەتی نوێی کۆمەلگانە کە کۆمەلگا هەموو بەرەو ڕووناچی دەبن و لە تاریکاییەکان دەری دەهێنن. گومانی ئەوانەش لە بنچینەدا دامەزرا بوو لەسەر ئەزموونی ئەوروپی. ئەوروپا ئومەتێک بوو ڕۆژێک لە ڕۆژاندا دیندار بوو. دین لە هەموو کاروبارەکان و ژیان و هزری بوو. سەرچاوە بوو دەگەڕایەوە لای. پاشان لێی لادا و لە بیری کرد وەکو ئەوەی هەر نەیبوو بێ و ڕەوانەی مۆزەخانی مێژووی کرد و جارێکی تر بە نوێ لەدایک بوو هیچ پەیوەندێکی بە بارودۆخەکانی پێشتر نییە. مسلمانانیش ڕۆژێک لە ڕۆژان دیندار بوون. دین ژیان و هزر و سەرچاوەیان بوو. پاشان دەستیان کرد بەلادان لێی بە هەمان ئەو هۆکار و هزرانەی کەوای لە ئەوروپا کرد لە دین دەربچێ و پاشان لە بیری بکات. چ شتێک دەبێتە ڕێگری ئەوەی کە ئەو ئەنجامەی لەوی ڕوویدا لێرەش ڕوونەدات. لێرەدا هەڵەیان لە ئەندەزەگیریدا کرد. سەرەتا دەڵێن بەڕاستی ئەوەی خودای گەورە ویستی بۆ ئومەتی ئیسلامی نەویست بۆ ئەوروپا. ئەو شتەی ڕوش دەدا هەر بەویستی خودایە و نەک بەویستی مرۆڤ. بەڵام بە هەمان شێوە دەڵێن قەدەری خوددا بە پێی چەند سنەت و هۆکارێک دەڕوات و دەچێتە سەر. چی وای کرد ئەو بارودۆخی ئێرە جوداوازی هەبێت لە بارودۆخی ئەوان و ئەنجامەکەشی کردە شتێشی تر و جوداواز لە ئەنجامەکەی ئەوان. لە ڕاستیدا چەند کاروبارێکی زۆر کە خاسپەرستەکان و سەهیۆنیەکان و کلکەکانیان لە ڕۆشنبیرەکان و پەیان پێنەبرد و لێی تێنەگەیشتن و خودی ئومەتیش ئاوڕی لێ نەدایەوە تەنها کاتێک دێدەوانەکان دەستیان کرد بە دەرچوون لە سەرگەردانی. یەکەم جداوازی لە هەردوو دیندا هەبوو. ئەوە شتێکی زۆر گەورە بوو. لێرەدا دینێکی خودای حەق هەیە کە خودای گەورە کیتابەکە و سنەتەکەی پاراستووە. خەڵکی چەندی لێی لاڕێبن لە کاتێکدا کاتەکان ئەوا دەتوانن بگەڕێنەوە لای چونکە سەرچاوەکە هەیە و نەلاڕێبووە و نەگۆڕدراوە و دەستی گۆڕانکاری نەگەیشتوتێ. دینێکی تریش هەیە کە ئەوروپا بنچینەکەی نازانێ نە لە واقیعە کۆنەکەی نە لە واقیعە نوێیەکەی. کتابەکان لاڕێبووە و گۆڕدراوە. ئەو عەقیدەیەک تا پەرستەی خوددا ناردوویە خوار
بۆ پێغەمبەر ئیسا عەلەیهی السەلام گۆڕا بە عەقیدەی خوددا نەیناردبووە خوار کە یەکی کردە سێ و سێی کردە یەک و ئاوێتەیەکی دژ بەیەکی دامەزران کە عەقڵ وەری نەدەگرت. ئەمە چ جای دابڕانی عەقیدە لە شەریعەت و پێشکەشکردنی دین بەبێ تەشریع. جداوازیەکی تریش هەبوو، جداوازی ئەو پیاوانەی ئەو دینیان هەڵگرتبوو فێرە خەڵکیان کرد. لێرەدا زاناکان و شەرعزانەکان هەنە و پیاوانی چاکەکار و پارێزگار هەنا بە پێشەنگ و ئامۆژگاری چاک و زانست و فقه و بانگەشە دەکەن بۆ دینی ئەڵڵا تەعاڵا. خەڵکیش لە سەردەستی ئەوان فێر دەبن و لەسەر ڕۆشنایی و بە تێگەیشتنەوە شوێنیان دەکەون و ممارەسەی دین دەکەن بەوەی ئەو پیاوانە مامۆستا و پەروەردەکارن و پێناو نینە لە نێوان بەندە و گەورەکەی. لەوێش پیاوانی دین هەنە جادوگەرن هەڵدەستن پێناو لە نێوان بەندە و خوددادا دەکەن و ڕاوەی دین هەمووی بە خۆیان دەکەن بۆی عەقڵەکان بەردەوام داخراو بن لە ڕاستی و دروستی دین و هیچ نەزانێت تەنها مەگەر ئەوانە و ئەوانە بۆیان بڵێن و شتێکیشان بۆ ناڵێن شیفا بێت بۆ دڵەکانیان. بۆ خۆیان پارێزگاری دەکەن بە چەند پلەپایەکی ساختە لە دەرونی شوێن کەوتەکانیان بە گومانی ئەوەی هەر ئەوان نهێنیەکان دەزانن. بەڵام لە ڕاستیدا ئەوان زانیاریان دەربارەی ئەو نهێنیانە لە خەڵک زیاتر نییە، چونکە بە سروشتی خۆی ئەو نهێنیانە قابل نییە بۆ تێگەیشتن و تەصدیقکردنیش هەڵناگرێ. جوداوازی سێهەمیش جوداوازی واقعی مێژوویی بوو. ئەمەش جوداوازیەکی زەبەلاح و گەورەیە. مسلمانان واقعیشی مێژوویان هەبوو، دین بە تەواوی تیایدا جێبەجێ کرا کە شکۆترین و خۆشترین واقع بوو لە مێژووی هەموو مرۆڤایەتی. ئەم سەدەیە سەدەی پێغەمبەرایەتی و خلافەتی ڕاشدین بوو. پاشان واقع مێژوویەکە ماوەکەی درێژ بووە بۆ چەند سەدەیەک کە چەند لا ڕێبوونەک و پێدرێژیەکی کەوتە ناو. بەڵام ئەوەندەی لە ڕاستی دین بۆ ماوە بۆ ئەوەی ژیانێکی شکۆمەند و بەرچاودا بمەزرێنێ لەگەڵ بزاوێکی زانستێکی بەرز کە توانی بە توانا و پێگیر بێت لە هەموو لایەنەکان، لە سیاسەت و جەنگ و زانست و هزری و ڕەوشت و ئابووری و کۆمەڵایەتی کە ناو دەنگەکەی گوێ و چاوی دنیای پڕ کرد و مێژووش تێگەیشت. لە بەرامبەر ئەمەش لە لای ئەوروپیەکان بەدان پیانانی خۆیان چەند سەدەیەکی تاریکایی ناوەڕاستیان هەبوو کە لە هۆش و بیریان بەسترا بۆ بەزاڵبوونی پیاوانی دین و تۆغیانی و ڕۆحی و ماڵی و سیاسی و هزری و زانستیان، بەڵکو لە هەموو گۆڕەپانەکان. ئەم کاروبارانە کافیە بۆ ئەوەی ئەو ئەنجامەی لێرە هاتەکایەوە لەوێ جوداوازی هەبێت. دینی ڕاستی بەسنایی و ساکاری خۆی و دواندنی بۆ هەموو قەوارەی مرۆڤ بە عەقڵ و ڕۆح و لەشی و گشتگیری بۆ هەموو لایەنەکانی ژیان جیایە لەو دینە لا ڕێبووە ساختەیەی کە لاهوت دەیەوێت ئاسانی بکات کە لە ئاڵۆزی و ناخۆشی نەبێت هیچی تری لێ زیاد ناکات. ئەمە چ جای ئەوەی یەک لایەن لە لایەنەکانی ژیان دەگرێت و لایەنەکانی تر بە بەتاڵی بەجێ دەهێڵێت. زانایە شەرعزانەکان ئەوانەی مامۆستا و پەروەردەکارن و ئەو جادوگەرە گەوجانە نین کە نهێنیەکان لە خەڵکی دەشارنەوە. ئەو واقعە ڕووناک و درێژە، ئەو واقعە تاریکە نییە کە دەست هەدە بەردەوام بوو. کاتێک مسلمانان دەگەڕێنەوە بۆ دینەکەی خۆیان پاش ئەوەی لاڕێبوون لێ هیچ سەیر و سەمەرەیەک لەوەدا نییە، بەڵکو سەیر لەوەدایە نەگەڕێنەوە لای. لەگەڵ ڕوونی ئەو جوداوازیانەی هەبوو لە نێوان حاڵەتی مسلمانان و حاڵەتی ئەوروپا، ئەو جوداوازیانەی وا دەکات ئەنجام لێرە و لەوێ جوداوازی هەبێت. ئەوە ڕابوون لە ناکاویەکی تون بوو بۆ زۆربەی خەڵکی، چونکە ئەوانە تەنها تەماشای فاکتەرەکانی داڕمانین دەکەن کە بڵاو کرابەوە کە یەکەم جار لە ئەوروپا تاقی کرا و بەروبوومی خۆیدا وا گومانیان بێت کە لە خودی خۆی کافیە بۆ لە ناوبردنی هەموو دینێک لە بووندا. بڵاوکردنەوەی ئەو بیردۆزە زانستیە ساختانەی کە دژاتی دین و ڕەوشت و نەریتەکانی دەکرد و کۆمەڵگەیەکی دامەزراند کە ممارەسەی دین لە نێویدا نەکرێت لە واقعی ژیان و جڵەوی بربەرەڵایی دەکرد بۆ شەهەوات بۆی وزە و توانە کارە گرنگەکانی مرۆڤ لە خۆ بگرێت بۆ ئەوەی خوددا و دوا ڕۆژەکەی لەبیر بکات و هەروە دانانی چەند ڕێبازێکی زانستی بۆ ئەوەی ناوی خوددا و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لەناو نەهێنرێ و بڵاوکردنەوەی چەند ڕێنماییەک لە دەستگاکانی ڕاگەیاندن بۆ خەڵکی لەبارەی خۆشی و لەززەتەکانی دنیا بۆ ئەوی بیان خافڵێنێ لە ڕۆژی دوایی. ئەمانە هەمووی لەو لۆچوونی پیلانجێڕەکان کەفیل بوون بۆ ئەوەی تۆی دین لە دەرونی مسلمانان لەناو ببات و لە کەلەپور و نەریتەکانی دەریان بێنێ بەبێ گەڕانەوەی جارێکی تر. بەڵام لە ڕاستیەک نەگەیشتین کە دوای بەڕوونی بەدیار کەوت
ئەویش ئەو توێ ژەهراویەی هاویشتیان بۆ ئەوەی ڕەگ و ڕیشاڵی دین بخوات ئەوە زۆر لە خاچی ئیسلامی قوڵ نەبووە هەروەکو کە پێشتر لە خاچی ئەوروپیەکان قوڵ ببووە بەهۆی ئەو جوداوازیە زۆرانەی لێرە و لەوێ دا هەبوون. ئەمەش بە تەنها ئەو هۆکارانە بوون ئەگەرچی ئەمە یەکێکیان بوو هەروەکو کە پێشتر باسمان کرد کەفیل بوو بۆ ئەوەی ئەنجامەکان جوداوازی هەبێت لە نێوان ئێرە و ئەوێ. چەند هۆکارێکی تریش هەبوو کە بووە هاوڕێی خەڵکی لە ناو سەرگەردانی بەڵام لەو کات ئاگاداری نەبوون پاشان بە ئاگا هاتنەوە. بەڕاستی ئەو سیستەمە هاوردانە و ئەو سەرکردانی ئەو سیستەمانیان هاور دەکرد سەر نەکەوتن لە چارەسەرکردنی یەک گرفت لە گرفتەکانی ئومەت. سەرڕای ئەو هەموو پروپاگەندەی دەکرا سەرڕای ئەو هەموو هێز و توانایی دۆڵ لێدەر و شمشاڵژەنەکان سەرفیان کرد بەرەو پێشچوونێکی ڕۆڵەتی لە هەندێک کاروباردا بەدی کرا بەڵام وە نەبێ ئەو فەشەلانە لە کاروبارەکانی تردا بشارێتەوە. سەربازەکانی دوژمن دەرچوون بەڵام دەسەڵاتی سیاسی و ئابووریان دەرنەچوو لە هەندێک بواریشدا زیادی کرد. خەڵکی لە قوتابخانەکان و زانکۆکان چەند توێکلێک لە زانست فێر بوون بەڵام کەلێنی زانست و تەکنەلۆژیا لە نێوان ئەوان و ڕۆژئاوا کەمی نەکرد. لە هەندێک بواریشدا بە چەند جارە زیادی کرد چەند لە شکرێکی نوێ دامەزرا بەڵام چەک و تەقەمەنیەکەی بەدەستی ڕۆژئاوا بوو. هەر ئەو بڕیاری چەندیەتی و چۆنیەتی دەدا ئەوەندەی نەدەدانێ بۆ ئەوەی هێزێکی ڕاستی پێدا بمەزرێ بەڵکو ماڵ و سامانی مسلمانانی دەفەوتاند و بۆ خۆشی پارێزگاری لە پێشکەوتنە زەبەلاحەکەی دەکرد. شوێنی پێشانگاکان پڕ بوون و ماڵەکان پڕ بوون بەو شتومەکە هاوردەکراوانەی کە ماڵی مسلمانان خەرج دەکات لەگەڵ کەلوپەلەکانی ڕابواردن و خۆشگوزەرانی. بەڵام دەربارەی وەبەرهێنەری پیشەسازی کە ئابووری دەوڵەمەند دەکات و وا دەکات خەڵکی لەمەڕ هاوردەکردن پێویستیان پێی نەبێ ئەوە شتێکی زۆر زۆر دوور بوو بەڵکو زیاتر باری ئابووری تێکدا و دراوەکانیش دابەزینە خوارەوە. ڕەوشتیش گەندەڵ کرا نەک تەنها لە بواری سێکسی هەروە کە باسی ڕەوش دەکرێ ڕاستەوخۆ ئەو بابەتێ دێتە هۆش و بیر بەڵکو لە بواری بەهاکان و پێوانەکان بەها مادیەکان وایان لێهات زاڵبوون بەسەر ویژدانی خەڵکدا دووڕووی و گەیشتن بە ئامانج بە هەر هۆکارێک بێت بووە دراوێکی پاڵپشت کراو لە ناو کۆمەڵگا. کاروباری خەڵکی ژوای لێهاتوو بە ڕەشوە نەبایە بەڕێوە نەدەچوو خیانەتیش بوو بە بنچینە و دەستپاچیش هەڵاوێر کرا. لە کۆتاییش سەرباز هاتن بۆەوەی هەر جۆرە خێرێک لە دەرونی خەڵک ماوە بیسووتێنن و وەکو شەیطانەکان تۆی شەڕ و شۆڕ بچێنن. لە سەروی هەموو ئەوانەشەوە فەڵەستین فەوتا و لە دەست درا. هەندێک خەڵک وا مەزەندەیان کرد کە ڕابوون تەنها کاردانەوەیەک بوو بۆ ئەو سەرنەکەوتن و تێکشکانەی لە هەموو گۆڕەپانەکاندا ڕوویدا. سەرنەکەوتنی سیستەمە هاوردەکراوەکان ئەو سەرکردە ساختانەی لە پێش چاوی ڕۆژئاوادا دروست ببوون و دانرابوون بۆ ئەوەی وڵاتانی ئیسلامی تێکدەن و گەندەڵ بکەن. کەس نکۆڵی لەوە نەکات کە ئەو سەرنەکەوتن و تێکشکانانە بوو بووە هاندەرێکی ئەو ڕابوونە. بەڵام خەڵکی لە بیریان کرد کە ڕەگ و ڕیشاڵی حەقیقی بۆ ئەو ڕابوونە ئەوە پێش هاوردەکردنی سیستەمەکان و سەرنەکەوتنی سەرکردەکان بوو. بەڕاستی ئەو بزاڤەی شێخ محەممەدی کوڕی عەبدولوهاب پێی هەڵسا بۆ ڕاستکردنەوەی عەقیدە هاندەرێک بوو هۆیەکی حەقیقی بوو بۆ بێداربوونەوەی جیهانی ئیسلامی. سەرڕای ئەو هەموو وزە و کۆشەی کرا بۆ خەفەکردن و لەناوبردنی. بەڕاستی ماوەیەک لە ماوەکان بەدەرکەوت کە بانگەوازەکە گەمارۆ درا و پەنجەرەکانی لەسەر داخرا و نەیتوانی درێژ ببێتەوە. بەڵام وە نەبێ بانگەوازەکەی شێخ محەممەدی کوڕی عەبدولوهاب هەر لە ناو دورگەی عەرەبیدا بێت هەتا پەنجەرەکانی لەسەردا بخەن و بیشارنەوە بەڵکو ئەمە ئەو بانگەوازەیە کە خودای پەروەردگار دەربارەیدا لە سوورەی ئیبراهیم ئاەتی 24 و 25 دەفەرموێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون. واتا نودي خدا چلون مسهل دێنێتەوە قسەیەکی بەڕێوەجێ بە شەنگەدارێک دەشوبهێ ڕەژی قایم داکوتاوە و لقی لە تەشقی ئاسمانە
بە ئیزنی ڕاهێنەرەکەی خۆی 4 فەسڵە میوە دەبێ بانگەوازێکە درێژ دەبێتەوە بەوەی خودای گەورە لە ناوی داناوە و لە حەق و هێز و ڕوونکردنەوە کە دڵێکی باوەڕدار هەڵی دەگرێت و لە ناوی دادەگیرسێ و تیشکدانەوەکەی درێژ دەبێتەوە بەرەو ئاسۆی بەرز دەڕوات کاتێک دژایەتی دەکەن کەمێک جوولەکەی ڕادەوەستێ بەڵام بە ئیزنی خودایی باڵا دەست دێتەوە و بەرووبوومەکەی دەدا ڕابوونە پیرۆزەکە هاتوو ئامانجەکەی دەرهێنانی خەڵکی بوو لەو سەرگەردانی کە لە ناویدا خنکابوون بۆ ئەوەی بیان گەڕێنێتەوە بۆ ئەو ڕێگای سەرگەردان بوون لێی لە سەرەتای سەرسامبوونیدا بەڵکو هات بۆ ئەوەی ئەو تاریشی و لێڵیەی کەوتبووە سەر یەک لای بدات لە ڕێگای بانگەواز پێش دۆڕاندن و پێش سەرسامبوون هات بۆ ئەوەی دین بگەڕێنێتەوە بۆ ئەو بێگەردەی یەکەم جار هاتە خوار بەگەڕانەوە بۆ سەرچاوە بێگەردەکانی پەرتووچی خوددا و سنەتی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و سیرەی پێشینانی چاک هات بۆ ئەوەی دین بگەڕێنێتەوە بۆ ژیانێکی واقعی نەک تەنها چەند ویژدانێک بێت لە ناو دڵ و چەند وشەیەک بێت بە زوبان بۆترێ هات بۆ ئەوەی نەوەیەک پەروەردە بکات لەسەر داخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله کارێکی قورس و ڕێگایەکی دوور و درێژە لە ڕێگایدا زۆر کۆسپ و تەگەرە هەیە بەڕاستی ئەو کۆسپ و لەمپەرانەی دەوەستێت لە ڕووی ڕابوون بە تەنها ئەو جەنگە دەرەچێ نییە هەروەکو کە هەندێک خەڵک وای دەبینن ئەو جەنگە دەرەچێ لە ڕاستیدا جەنگێکی دڕندەیە ئەمڕۆ هەموو جیهان کۆبوویتۆ لە جەنگی دژی ئیسلام خاسپەرستانی جیهان بەگشتی و سەهیۆنیەکانی جیهان بەگشتی و شیرکی جیهان بەگشتی ئەمە چ جای بەکرێگیراوەکانی خاسپەرست و سەهیۆنیەکان لە نێوە خۆدا ئەوانەی بە ئاسن و ئاگر دژاتی بانگەواز دەکەن بە بەندکردن و ئەشکەنجەدان و بە شێواندنی لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندنەوە بە هەموو هۆکاری ئەو فڕوفێڵانەی کە بە مێشک دادێن بەڵام چەند کۆسپ و لەمپەرێکی تر هەنا زیانەکەی کەمتر نییە بۆ ڕابوونەکە بەڵکو بۆی هەیە زیانەکەی زۆر زۆر زیاتر بێت لەو جەنگە ئەو تەپوتۆزەی پێشتر کە بکەی کرد بۆ سەریەک لە ڕێگای بانگەوازدا پێش داگیرکردنی خاسپەرستەکان و سەهیۆنیەکان لە لاڕێبوونی عەقیدە و لاڕێبوونی بیر و لۆچوونەکان و لاڕێبوون لە هەڵسوکەوت وایان کرد ئیسلام لە زەوی خۆی نامۆ بێت هەروەکو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵمان پێدەدا دەفەرمێ بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ واتە ئیسلام بە غەریبی دەستی پێکردو غەریبیش دەبێتەوە هەروەکو دەستی پێکرد تەپوتۆزی داگیرکاری فیکریش هەبوو کە لە قۆناغی سەرگەردانی خەڵکی گومڕا کرد و قوڵ بۆ هەموو ئاراستەکان لە هەست و سۆزی زۆربەی خەڵکیش قورسایی ئەمری واقع هەبوو کە وایان دەزانی قابیلی گۆڕان نییە لێرەدا ڕابوون تێنەگەیشتنێکی بە تەواوی هەبوو بۆ کارە گرنگەکانی و لە کاروانە درێژەکەیدا ڕێخستنی نەبوو بۆ ئەولەویاتی کارەکانی ئەمە چ جای پەرتەوازەی ئەو کۆمەڵانەی کە بەکاری بانگەواز هەڵدەستان و دژایەتی و دووبەرەچی لە نێوانیاندا هەبوو سەرکردایەتێکی گەورە نەبوو بۆ ئەوەی ئەو یەک ڕیزی و یەکگرتنە کۆبکاتەوە و سەرکردایەتی کاروانەکە بکات بەڵام ڕابوون سەرڕای ئەم هەموو شتانە بەهێز و توانایەکی زۆر ڕاپەڕی و هەڵسا کەمترین شت لاوانی ڕابوون لە ڕاستی و هێڵە پانانە تێگەیشتن بۆ ڕاستی گیر و گرفتەکە و ڕاستی چارەسەریەکەی ئەوەی بەسەر جیهانی ئیسلامی داهات لە چەقبەستن و بێهێزی و دواکەوتن و بەرتەنگبوونەوە ئەوە لە ئەنجامی دەستپێوەگرتنی دین نەبوو هەروەکو کە هەندێک واگومانیان بردو خەڵکێکی زۆریش لە ماوەی سەرگەردانی باوەڕی پێکردن بەڵکو دوورکەوتنەوەی خەڵکی بوو لە ڕاستی و دروستی دین چارەسەریەکە فرێدانی دین و بە دواکەوتنی ڕۆژئاوا نەبوو لەو ڕێچکانەی بۆی چوو بەڵکو چارەسەریەکە گەڕانەوە بوو بۆ دین ئەو بابەتەیە کەمترین شت بە شێوە پان و پۆڕیەکەی وای لێهات بوو لە لای ڕابوونی ئیسلامی بە تەواوی ڕوون و ئاشکرا بوو هەر لە خودی ئەویش تەشەنەی کرد و پەڕیەوە بۆ کۆمەڵێکی زۆر لە خەڵکی کە باوەڕیان بە قسەکانی داگیرکاری فکری و بانخوازی ئەلمانی و بانخوازی ڕووناکردن لەسەر ڕێبازی ڕۆژئاوا نەدەکرد بەڵکو گوێی خۆیان لە ئاست لا دەدا و بەرەو بانگەشە و هاواری ئیسلام دەچوون سکاڵای ئەمانەش ئەوە بوو کە کتابی ئیسلامی بە برەوترین کتاب بوو لە بڵاوبوونەوەدا وانە ئیسلامیەکان و وتارە ئیسلامیەکان لە هەموو شوێنێکدا چڕترین کۆبوونەوەی بەخۆ دەبینی لاوانی ئەم ڕابوونە بەباشی تێگەیشتن کە ئەو لا ئیلاهە ئیلا اللهی بەرەو بەهەشت دەبات و
واقع لا ڕێبووەکەی پێدەگۆڕدرێ واقعێکی کە خۆمان دەمانێ پێدا دەمەزرێ ئەوە بەتەنها وشەیەک نییە بەزار بگوترێ بەڵکو وشەیەکە لەگەڵ ئەو یەقینەی دڵەکانی پڕ کردووە و کردوویە بە داخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله لاوانی ئەم ڕابوونە تێگەیشتن کە پەروەردەکردنی ڕۆح فەرزە بەڵام نەک لەسەر ئەو پاکیگارە ڕۆحیە بە گومانەی کە ویژدانی دینی بەکاردێنێ بەبێ ئەوەی بیگۆڕێت بۆ کردەوە و جیهادکردن بۆ لابردنی ئیشی خراپ و کردنی ئیشی چاک لە جێگای خۆی ئافرەتی مسلمانیش لە زۆربەی جیهانی ئیسلامی تێگەیشت کە حیجاب بەشێکە لە دینەکەی بۆیە پابەندبوون پێی سەرڕای ئەم هەموو پڕوپاگەندانەی دەکرا لە دژی سەرڕای پڕوپاگەندەی دژ و پاڵنەری دژەکەی کە بانخوازی داگیرکاری فکری و پیا و ئافرەتە لە دین داماڵراوەکان پێی هەڵدەستان ئەوانەی لەناو قوڕی ڕەشدا خەنکابوون لاوانی ئەم ڕابوونە تێگەیشتن کە ئەو ڕۆشن بیرە ژەهراویەی لە میدیا جیاجیەکانی ڕاگەاندن و پێشکەشیان دەکرێ ئەوە ئەو زاد و توێشوە باش و چاکە نییە بۆی چەند نەوەیەکی ئیسلامی پێدا بمەزرێ بەڵکو هەر دەبێ ڕۆشنبیریەکی ڕەسەنی ئیسلامی هەبێت کە لە ڕێبازەکانیدا پشت ببەستێت بە بیر و لۆچونە ئیسلامیەکان نەوەک پشت ببەستێت بە بیر و لۆچونەکانی نەفامی سەردەم ئەوەی بە سیفەتەکی گشتیش ناونراوە زانستەکانی کۆمەڵاتی بە تایبەتیش زانستی پەروەردە و دەروون و زانستی کۆمەڵناسی و ئەوە چەند زانستێکی بابەتیانە نییە بۆ ئەوەی ئەو بڕیارانەی لەسەری دراوە ببێتە شتێکی جێگیر هەروەکو کە داگیرکاری فکری هەوڵیدا خەڵکی وا تێبگێنێ بەڵکو چەند بیر و ڕایە کە دەربارەی کاروبارەکانی مرۆڤ و ژیانی مرۆڤایەتی کە لە سەرەتادا هەڵوێستی خاوەنەکانی لەبارەی خوایەتی خوایەک نەبوو جوداواز بوو هەروە بیر و لۆچونیان دەربارەی سروشتی پەیوەندی لە نێوان گەردوون و ژیان و مرۆڤ و لە نێوان خوادا کە بەدیهێنەری گەردوون و ژیان و مرۆڤە یەک نەبوو پاشان ئەوەی لەو زانستانەوە دێت لە لای ڕۆژئاوا ئەوە بەو ڕۆحە هەڵگەڕاوەیی لەسەر خوایەتی پۆخڵەواتە کە زاڵە بەسەر ئەو گەلەی لەوێدان هیچ بابەتێکی جێگیر لەوێ وەرناگیرێت بەڵکو هەر دەبێ لەو هەموو زانستانەوە بەدیلێکی ئیسلامی هەبێت هەروەها لاوانی ئەم ڕابوونە تێگەیشتن کە ئەو ئابووری بەسوو هەڵدەسوڕێ ئەوە حرامە و هیچ گومانی تێدا نییە یا هەرچەندە ساختەچیەکان ساختەیی بکەن لە بەڵگە و بەهانەهێنانەوە بۆی ئەو سوێنیشانەیەکی نەنگیە لە نێوچاوانی مسلمانان کاتێک بەکاری دەهێنن هەر دەبێ هەوڵ بدرێ بۆ دیتنەوەی بەدیلێکی ئیسلامی لە بواری ئابووریدا پێش هەموو ئەوانە لاوانی ئەم ڕابوونە تێگەیشتن کە حکومکردن بەوەی خوددا هەناردوویەتی خوار پەیوەستە بە بنچینێکی ئەتیقادی کە ئێمە ناتوانین مسلمان بین ئەگەر ڕازی بووین بە تەشریعێک جگە لە خوددا حەڵاڵ و حەرام بکە ئەو بڕیار لەسەر دراوانە هەمووی هاتە ناو خەڵکی و بە چەند هەنگاوێکی جێگیر بڵاو بوویەوە سەرڕای ئاگر و ئاسن سەرڕای دەربەدەرکردن و ئەشکەنجەدان سەرڕای فشاری ڕاگەیاندن کە بە توندی کەوتوو بۆ سەر ئەو بڕیار لەسەر دراوانە لێرەدا بواری درێژە پێدانی ئەوەی ڕابوون پێی هەڵساوە و پێی هەڵنەستاوە نییە بەڵکو باسکردنی ئێمە لێرەدا دەربارەی خودی دیاردەکەیە دیاردەی ڕابوونەکە ئەوەیە کە هەروەکو بەردەوام دەڵێن گەڕانەوەیانە بۆ ئەو خوڕپە و ترپە سروشتەی ئەم ئوممەتە بۆیە لامان سەیر نییە کە ئوممەت گەڕایتەوە بۆ خوڕپە و ترپە سروشتیەکەی بەڵکو سەیر لەوەدایە کاتێ لە کاتەکان لێیلادا بوو بەڕاستی ئیسلام دینی فریشکە و فیتڕەتە هەروەک پەروەردگار لە ئاەتی 30 سوڕەی ئەڕۆم فەرموویەتی فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون واتا تو هەر ڕوو لەم دینە بکە و هەر بەرەو حەق هەنگاو بنێ دینێکی بنەڕەتیە و لە سروشدا خوددا ئەو خەڵقی هەر بۆ یەکتاپەرستی وەدیهێناوە کاری خودداش گۆڕانی بەسەردا نایە دینی پتە و پایەدار هەر ئەمەیە بەڵام زۆربەی ئاپۆڕەی مەردم نەزانن بە هەر هۆکارێک بێت کە لە ڕابردوو وای لە خەڵک کرد لە ڕێی ڕازلا بدەن کۆمەڵێک لەو هۆکارانم باس کردووە لە کتابی واقعون المعاصر بەشی خەط الئینحراف و بەشی ئاثار الئینحراف ئەوە بەڕاستی و ڕابوونە هات خەڵکی بگەڕێنێتەوە سەر ڕێگا ئەم ڕابوونە بە قەدەرێکی خودایی هات کە بۆی دانابوو هات بۆ ئەوەی خەڵکی لە خەوەکەیان بە ئاگا بێنێتەوە و لە سەرگەردانی دەری بێنێ
بۆ ئەوی جارێکی تر کارەکەی بگرتەوە دەست، چونکە خۆری شارستانیەتی ڕۆژئاوا زۆری نەماوە ئاوا ببێ. بەڕاستی ئەمە ڕووداوێکی مێژوویە و چەندێڕێکی پەرش و بڵاو نییە لە لاپەڕەکانی مێژوو. ئێمە موژدە دەرین بەو ڕابوونە، سەرەڕای ئەم هەموو ساتمانە و سەرەڕای ئەم هەموو کۆسپ و تەگەرانەی لە ڕێگایاندا دانراون، سەرەڕای زانینمان بە دووری ڕێگاکە کە هێشتا لە سەرەتای ڕێگادایە. ئەم ڕابوونە بە حەول و قووەتی خوددا بەهێزترە لە هەموو ساتمە و کۆسپ و تەگەرەکان. ئەو جەنگەی کرایە سەر ڕابوون ئەوانە دەکرا سەری و جیهانی خاچپەرست و سەهیۆنیەتیش بەو شێوە دڕندەیە کۆنە دەبەوە، هەروەکو کە چەند نمونەیەکمان لێ دیت لە بۆسنە و هێرسیک. ئەگەر ئەم ڕابوونە شتێکی ڕاز نەبایە، خۆی نەنواندبایە لە جیهانی واقعدا و موژدەی شتی زیاتری نەدابە، بەڕاستی دوژمنان حەقیقەتی ئەم دینە دەزانن. الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم. واتأهلی کتێب وەکو کوڕانی خۆیان ئەم پێغەمبەرە دەناسن، دەزانن کە ئەگەر زیندوو بۆ لە دەروونەکان ئەوا دەتوانێت زۆران بازی بکات با هەرچەند دوژمنەکانی هێزیان هەبێت و دەتوانێت لە پاش ئەمە جێگیر ببێ بەوەی خوددا لە ناوی داناوە لە هێزی حەق و ڕەسیدی فریشک و فیتڕەت و قوڵایی یەقین. ئەمەش کە موژدەی پێدەدەین و پێشبینی دەکەین لە بەیانیەکی ئومێد و هیوا. بەیانێکی بە ئومێد و هیوا لاپەڕە 142. ڕێگا بۆ بەیانێکی بە هیوا بە گوڵ و گوڵزار فەرج نەکراوە، بەڵکو بە دڕک و ئێش و خوێن فەرج کراوە. خوێنی ئەو شەهیدانەی لە ڕێگا دەکوژێن. بەڕاستی ئەمڕۆ هەموو جیهان مکڕە لەسەر سڕینەوەی ئیسلام لە زەویدا. دوژمنان ئەوە جاڕی یەکەمیان نییە کە مکڕن لەسەر ئەم هەوڵانە لەو کاتەوەی محەممەد صلی الله عليه وسلم بوویتە پێغەمبەر. هەتا ئەم ڕۆژگارە خدای گەورە پێش 14 سەدە و هەندێک گوتەی خۆی هەناردۆتە خوار و لەمبارەیەوە کە دەفەرمێ يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. واتا گەرەکیانە تیشکی خوددا هەر بەفووی دەم وەکوژێنن، خودداش تیشکی خۆی هەر سەردەخا، با خوددا نەناسانیش خۆشیان نەیە. يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ويأبى الله أن يتم نوره ولو كره الكافرون. دەیانەوێ بەفووی دەمیان تیشکی ڕۆشنایی خوددا وەکوژێنن، خودداش خۆی بڕیاری داوە کە ئەم تیشکە هەر سەرەکەوێ، جابا خوا نەناسانیش هەر حەز نەکەن. لەو هەردوو ئاەتە ضەمیر دەگەڕێتەوە بۆ خودی ئەو دژمنانەی ئەمڕۆ دەیانەوێت تیشکی خوددا بکوژێننەوە لە جوولەکە و فەلە و مشریکەکان و ئەو دووڕوانەیە کە بەکرێ گیراون. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. وتا ئەم جوولەکە و فەلانە تا نەچیتە سەر دینی ئەوان هەرگیز خۆشیان لە تۆ نایە. ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم أن استطاعوا. وتأوان دستو لبرنادن هر لقل ايو بشر دين هتا بويان بلوي ايو لدينكي خوتان وربجيرن. پروردگار لسورة المجادلة آية 14 دفرميه ألم تر إلى الذين تولوا قوما غضب الله عليهم ما هم منكم ولا منهم ويحلفون على الكذب وهم يعلمون. واتا آخو تو أواند ندید كبون الدوست أواني خدا غضبي ليقرتون لأيوانين بدرۆستوێن بەخوا دەخۆن و دەشزانن کە درۆ دەکەن. بەڵام لەوانەیە جوداوازی لە نێوان هەوڵدانەکانی ئێستا و هەوڵدانەکانی پێش ئێوە هەبێت کە لە هەوڵدانەکانی پێشوو لە یەک کاتدا هەندێک لە دوژمنان هێرشیان دەهێنا سەر چەند پارچێک لە جیهانی ئیسلامی. بەڵام لەم جارەدا هێرشەکە لەلایەن هەموو دوژمنان لە یەک کاتدا کراوەتە سەر هەموو جیهانی ئیسلامی. جوداوازیشی تریش کە لەوانەیە هۆیەکی تەواو بێت بۆ بوونی جوداوازی یەکەم، ئەویش جیهانی ئیسلامی بە تێکڕای لە هیچ کات و وەکو ئێستا ئەوەندە بێهێز و لاواز نەبووە. لەوانەیە ئەو هێرشە دڕندێ جێگای سەرسوڕمان بێت لەگەڵ لاوازی و بێهێزی جیهانی ئیسلامی و خۆ تەسلیمکردنی لەوەی کە دەیانەوێت لەلایەنی سەربازی و سیاسی و ئابووری و هزری
لەگەڵی دابکەن و دەستەوەستانی شە بۆ بەرپەرچدانەوەی ئەو لێدانانەی کە لە ڕاست و چەپەوە ئاراستەی دەکرێ بەڵام لەوانەیە کاتێک هۆکارەکان بزانی سەر سوڕمانیەکە نەمێنێ لێرە بەلانی کەم دوو هۆ هەنە بۆ ئەو هێرشە دڕندەیە کە هەموو دوژمنانی ئیسلام شانە و شان ئاراستەی دەکەنە سەری هەتاوانەی دژمنکاریەکی تونیان لە نێواندا هەیە وەکو نێوان سرب و کوڕوات ئەوە لەسەر هیچ شتێک بێک ناگەن تەنها و تەنها دژایەتی ئیسلام نەبێت هۆی یەکەم دژمنانی ئیسلام ئەوانەی لە ماوەی 200 پێش و پیلانیان جێڕا دژی نەخشەیان کێشا و زۆر بە وردی و تۆکمەیش جێبەجێیان کرد ئەوە وا گومانیان برد کە نەخشەکەیان بە تەواوی بە یەک جاری کۆتایی بە ئیسلام دێنێت و ئەوان هەتایی لە دەستی و دژمنە دەحەسێنەوە کە لە میانی مێژوودا سەریانی شێواندووە لەناوبردنی دەوڵەتی عوسمانی و تەفروتناکردنی پاشماوەی پیاوی نەخۆش بۆ چەند وڵاتۆکەچی چروکی بێهێزی هەژار لەسەر و هەموانیش دژ یەک و ڕق لێ هەستا و ئەوە گەورەترین سەرکەوتن بوو کە لە هەموو مێژوودا لەسەر ئیسلام بەدەستیان هێنا جادەستی خۆیان داوەشاند لە خۆشی سەرکەوتنیان و دانیشتن بەرووبوومەکەیان لێ دەکردەوە بەڵام لە ناکاو ڕابوون قید بووە و نەبێ لە بیر و هەستیاندا ڕوودانی بێداربوونەوە نەبوو بێ بەڵکو شوێنێکی ڕوون و بەرچاوی لە نەخشەکانیاندا هەبووە لە ساڵی 1970 راپۆرتێکی لۆرد کامبل دەرکەوت کێچێکە لە لۆرداتی بەریتانی کەوکات بەریتانیای عوضما بوو کە ڕایسپارت بۆ ئەوەی لێکۆڵینەوەیەک بکات لە دیاردەی بە دیارکەوتنی بێداربوونەوە لەو ناوچە عەرەبیەی کە لە ناو جیهانی ئیسلامیدایە و بووی تەمایی دڵڕاوکێ بۆ دەوڵەتە ئیستیعماریەکان جاڵسا بەو کارە و لێی کۆڵی و راپۆرتەکەی ئاراستەی هەموو دەوڵەتە ئیستیعماریەکان کرد بەتایبەت بۆ بەریتانیا و فەڕەنسا بە وەسفەی کە چاودێری سەرەکینە بەسەر بەشی عەرەبی لە جیهانی ئیسلامی جاوتی لێرەدا یەک گەل هەیە نیشتەجێنە لە کەندا و تا زەریا زمانەکان یەکە و دینەکان یەکە و زەویەکەی پێکەوە لکاوە و مێژوەکەی پێکەوە بەستراوە ئێستا لە ناو چنجی ئێمەدایە و بەڵام وا دەستی کردووە بە جوڵە جوول و ئەملاو ئەولا دەکات بەیانی چیمان بەسەردێت ئەگەر ئیملاق بێدار بووە پاشان وەرامی پرسیارەکەی دایەوە بۆ ئەوەی لایەنی پەیوەندیدار دڵنیا بکاتوتی ئێمە پێویستە پەیوەندی ئەو گەلە لەگەڵ یەکتری بپچڕێنین بە دروستکردنی وڵاتێکی تر کە دۆستمان بێ و دژمنی خەڵکی ناوچەکە بێت وەکو دڕچێک وا بێت کە هەر کاتێک ئیملاق ویستی هەر بستێتەوە لە پێی ڕابچێ ئەمەیە ئیسرائیل پیلانێکی خاچپەرستی ساهیۆنی ڕوون و ئاشکرا دژی ئیسلام بەڵام لایەنی پەیوەندیدار بە تەنها وازیان نەهێنا لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕابوونە پێشبینی کراوەی کە کامبڵ گزارشتی لەبارەیەوە کرد بەوەی وا ئیملاق دەستی کردووە بە جوڵە جوول ئەم لاو ئەولا دەکات بەڵکو چەند پێشەوا و چەند سەرکردەیەکیان پەروەردە کرد بۆی کاتێک تووڕە بوون و ڕق و قین ڕوودەدەن بتوانن هەمووی لە خۆ بگرن و پاشان لە کۆتاییدا بیگۆڕن بۆ کەف بۆی لەسەر ڕوو بڵاو ببێتەوە پاشان دوای ماوەیەک لا بچێت بێ ئەوەی هیچ شتێک لەسەر ڕوو بەجێ بهێڵێت ئەمە سەرڕای ئەم ڕێو شوێنانەی کە دەژیرا بەر وەکو یەدەجێک چەند پێشەواکی سیاسی و سەرکردێکی گەلکەش و هەوای پڕکرد بوو پاشان لە کۆتاییدا زەرەری بەرژەوەندیەکانی لایەنی پەیوەندیداری نەبوو بەڵکو زیاتر دەیسێسپاند گەلەکانیش بێ ئاگان و چەپڵە لێ دەدەن بۆ سەرکردە پاڵەوانەکانی لە کاتێک وڵاتەکان بەرەو داڕمان و ڕووخان دەبن بگرە لە تەنیشت ئەوەش سینەما و شانۆ و ئێزگە و لەو کات هێشتا تەلەڤیزیۆن بە دیار نەکەوت بوو ڕۆژنامە و بەرنامەکانی فێربوون و ڕزگارکردنی ئافرەت فراوانتر باسمان لە کاروبارەکانی کردووە لە کتابی واقعون المعاصر لەگەڵ هەموو ئەمانەش ڕابوون هەر هاتەکایەوە و سەری هەڵدا چی پێشبینی دەکەی بۆ ئەوانەی نەخشەیان کێشا و وا گومانیان برد کە نەخشەکانیان کۆتایی بە ئیسلام دێنێت و جارێکی تر گەڕانەوەی نابێت هەرچی هۆی دووەمە کە بە هەمان شێوە پەیوەستە بەڕابوون ئەوە هەر وەکو پێشتر ئاماژەمان پێدا زانینیانە بەڕاستی و دروستی ئەم دینە و هەروە زانینیانە کە ئەگەر ئەو ڕابوونە لە دڵەکان جێگیر بوو ئەوە هیچ شتێک ناتوانێت بیوەستێنێ هەتا نەگاتە مەدای خۆی لەم دوو هەیە پێکەوە وەرسی و بێزاریان لە بوو دڵبوونەوەی نەخشەکانیان و ماوەی 200 زیاتر و سەخڵەت بوونیان لەو بەرژەوەندیانەی کە ڕابوون هەڕەشەی لێ دەکات ئەگەر بەردەوام لە ڕەوتی درێژبوونەوەدا بێت ئەوە دەتوانین لەو هەڵوێستە هار و دژوارە بگەین کە لە زەویدا بەڕێوە دەچێ بۆ لێدانی بزاوی ئیسلامی ئەگەر بێت و ئەو بەرژەوەندیانە ڕەوابوانە و معقول بان
ئەوانە دەبا لە هیچ شتێکی و ئیسلامە بترسابە چونکە هەر ئیسلامە فەرمانی بەدادگەری کردووە لەگەڵ ئەهلی کتاب و خدای گەورەش پێغەمبەرەکەی ڕاست پاردووە بۆ ئەوی پێیان بڵێ کە لە سوورەی شوڕا ئاەتی 15 پەروەردگار دەفەرموێ وقل آمنت بما أنزل الله من كتاب وأمرت لأعدل بينكم الله ربنا وربكم لنا أعمالنا ولكم أعمالكم لا حجة بيننا وبينكم الله يجمع بيننا وإليه المصير واتا بێژە من بە هەر کتێبێکی خوددا ناردووتیە خوارێ بڕوام هەیە فەرمانیشم پێدراوە بێکسانی بە کاروبارتان ڕابکەم ئێمە و ئێوە خوددا پەروەردەمانە کردەوەی خۆمان بۆ خۆمان و کردەوەی خۆتان بۆ خۆتان بەڵام ئەو بەرژەوەندیانەی کە هەندێک جار ڕای دەگەێنن و هەندێک جار دەیشارنەوە ئەوە ناوێت هیچ ئیسلامێک لەسەر زەوی بێت بەڵام لە پشتیەوە مەشیئەت و ویستی خوددا دەوەستێت ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون واتخداش خوي برياري داوة كأم تيشكي هر سردكوي جابا خوانا ناسكانيش هر حزنكن اگر بيتو لنهيني شالا ودرندكا گيشتينو لو مكوريا گرمو گورا گيشتين كآراستي بزاف إسلامي كان دكريت بو لناو بردني أو بيانيي نزيگيان دور چي پیش بيني بكي لە کاروبارەکەی بەڕاستی پێشبینی هەموو خێرێک دەکەین ناڵێن ئەمە بەڕازدانینمانە بۆ ئاواتەکانمان بەڵکو متمانە بە بەڵێنی خوددا دەڵێن و لەسەر تیشکی ئەو سونەتانەی خوددا هەڵی دەسوڕێنێ و هەموو کاروبارەکانی مرۆڤیشی لە زەویدا پێ هەڵدەسوڕێنێ هەرچی ڕۆژئاوای خاسپەرست و سەهیۆنیەکان و بەکرێگیراوەکانیان ئەوە زۆر بە گەوجاتی و گەمژەی دژی برژەوەندیەکانی خۆیان کار دەکەن ئەوانە بەو هەڵوێستە هار و دژواری ممارەسەی دەکەن بۆ لە ناوبردنی بزاڤە ئیسلامیەکان نەوەیەک پەروەردە دەکەن کە نەتوانن لە ڕووی بوەستن و دەرەقەتی بێن ئەمەش دەکرێت لە بێ ئاگایی ئەوان و بە تەکبیرکەریش خوا بێ هەروەک بڵی قەدەری خوایە دەیان هاژووە بۆ دەرپەڕاندنی ئەو نەوەیە لە سەردەستیان لە ڕاستیدا تەقینەوەکان بەردەوام کاتێک ڕوودەدەن کە مردن و ژیان لە لای خەڵکی وەک یەک لێ بێت یان کاتێک لە لای خەڵکی مردن بۆیان ساناترە لە ژیان هەموو ئەو تەقینەوانەی ڕووی داوە لە مێژوو لە پێشیدا هەڵوێستێکی هار و دژوار هەبووە بۆ لە ناوبردنی تەزوێکی سەرکەوتوو کە تاغیەکان گومانیان بردەتوانن بە زۆری ئەشکەنجەدان لە ناوی ببن ئەوەی ئەمڕۆ لە زەویدا ڕوودەدات لەو هەوڵانەی دەدرێت بۆ لە ناوبردنی موسڵمانان جا یەکسانە لە بۆسنە و هێرسێک بێت یان کشمیر یان فەڵەستین یان بۆڕما یان تاجیکستان یان تورکمانستان یان لە ناو بەندینخانەکان و ئەشکەنجەدان ئەوە ئەنجامەکەی تەنها دەبێتە دەرپەڕاندنی چەندنەوەیەکی پشت ئەستورتر و منجڕتر و پشوو درێژتر و تێگەیشتوتر بۆ ڕاستی ئەو جەنگەی کە لە زەویدا دەخولێتەوە لە نێوان دینی خوددا و دژمنانی خوددا ئەو ئەنجامەش بێگومان دژی بەرژەوەندیەکانی لایەنی پەیوەندیدارە ئەگەر تێی بگەیشتبانە وایان نەدەکرد وەلەو شاء ربك ما فعلوه بەڕاستی ئیسلام لە هەر ڕێگایەکەوە بێت ئەوە دێت هەروەکو کە گوتومانە لە کیتابی دروس و من محنة البوسن والهرسك یان بە تەزویەکی نەرم و لەسەرخۆ کە کار دەکات بەهێمن و ئارامی بۆ ئەوەی بەکاوە خۆ بگاتە ئامانجەکانی یان بە تەزویەکی تووڕە و تند و تیژ پەنا دەباتە بەر توندی و لە ڕێگادا پەلە دەکات ئێمەش هەروەکو گوتومانە لەو کیتابە تەزووی لەسەر خۆ و نەرم 1000 جار بە باشتر دەزانین کە کار دەکات بەهێمنی و ئارامی با تەواو بوونەکەشی چەند نەوەیەک بخایەنێ بەڵام چی بکەین و چارمان چییە لە دەست گەمژەی و گەوجاتی ڕۆژئاوا و گەمژەی و گەوجاتی ئیسرائیل کاتێک ڕۆژئاوا و ئیسرائیل و بەکرێگیراوەکانیان لە جیهانی ئیسلامی بەردەبنە گیان موسڵمانان و ئیسلام بە ئاگر و ئاسن کوشتن و گرتن و دەربەدەرکردن و بێبەشکردنیان بە ئەنقەس لە سادەترین مانای ژیان و خۆشگوزەرانی هەندێک لە موسڵمانان بۆ ڕاگرتنی ئەم دەست درێژیانە و بەرپەجدانەوەیان و سندنەوەی مافە زەوتکراوەکانیان ڕێگای تند و تیژ و سەخت دەگرنە بەر وەکو مافێکی ڕەوای خۆیان کە شەریعەتی زەوی و ئاسمان ڕێگای پێداوە بۆ بەرگریکردن لە خۆیان و دین و ئابڕویان جا خودی هەڵبژاردنی ئەم ڕێگایە
خەتای ئەوان نییە، بەڵکو خەدای هەڵوێستی سەخت و دژواری خاچپەرست و جوولەکەی سەهیۆنیە کە ممارەسەی دەکەن بەرامبەر بە مسلمانان کوردگۆتەنی کە جام پڕ بوو لەسەری دەڕژێ. بەڕاستی هیچ گەلێک لە گەلانی دنیا پێشوازی نەکردووە لە داگیرکاران بە گوڵ و گوڵزار و ڕەیحان. ئەمە چ جای ئومەتی ئیسلام کە دینەکەی دینی سەروەری و هێز و جیهادە و هەموو پیلان و نەخشە و دەست درێژێک لە گۆڕ دەنێت کە بێوێ لە ناوی ببات و بیسڕێتەوە. پاشان ئەو داگیرکەرانە بە خۆیان سەلماندویانە کە وەکو گایەکی سەرکەشی ئیسپانی وانە هەتا لەشی بەڕم کون نەکەی ڕاناوەستێ لە پەلەماردان وێرانکاری. جا بۆ گلەی بکرێ لە مسلمانان لە هەڵبژاردنی ئەم ڕێگایە. ڕاستە ئەم ڕێگایە لایانی خراپی لێ دەکەوێتەوە و کەمێک زەرەر و زیانی بۆ خودی خۆیان و ئومەت و بانگەواز هەیە. بەڵام کەسێک بیەوێ بخنچێ دەستی درێژ دەکات بۆ هەموو چیلکەدارێک بۆ ئەوەی دەستی پێوە بگرێت و ڕزگاری بێت. شاعیر دەڵێت فإذا لم يكن من الموت بد فمن العار أن تكون جبانا. ئەگەر نەتوانی لە دەستی مردن ڕابکەی نەنگە ترسنۆک بی. ئەم هۆکارانەی ئەمڕۆ مسلمانان دەیگرنە بەر بۆ بەرگریکردن لە خۆیان و دین و ئابڕویان زۆربەی هەرە زۆری ڕەوا و شەرعینە. ڕێژەیەکی کەم هەنە نامەسئولانە و بێپلان و نەخشەکار دەکەن، بەڵام لەبەر ڕێژەکەمەکەیان ئیوەی نییە هەر ئاماژەشی بۆ بکەین. ئەگەر بێت و ئەمە حاڵی دوژمنان بێت ئەدی حاڵی ڕابوون چییە؟ ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ ڕێڕەوی ڕابوون کە هەر دەبێوە بکەین دەبینین هەر وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەوە هەڵساوە بە کۆشش و مادووبوونێکی زۆر. شوێنەواری لەسەر گۆڕەپان بەڕوونی دیارە، بەڵام پەلەی لە هەندێک هەنگاودا کردووە. سست و خاویەکی زۆریشی لە هەندێک بواردا نواندووە، هەندێک بواریشی بەجێ هێشتووە بەبێ ئەوەی کۆششێکی شایانی بۆ سەرف بکات. ئێرە بواری درێژە پێدانی هەموو ئەو شتانە نییە، بەڵام هەر دەبێ ئاماژە بە چەند نیشانەیەکی خێرا بکەین بۆ ڕوونکردنەوەی ئەو شتانەی دێڵێن. هیوام وایە خودای گەورە سەرکەوتوم بکات بۆ نووسینی لێکۆڵینەوەیەک بە ناونیشانی کەیفە نەدعو الناس. ڕابوون بە کۆششێکی ئیعلامی گەورەوە هەڵسا سەرڕای بێبەشکردنی بە ئەنقەس لە زۆربەی دەستگاکانی ڕاگەیاندن. ئەم هۆشیاری و بێداربوونەوەی ئەمڕۆ لە لای ئاپۆڕی خەڵک هەیە. ئەوە پاش چاکە و فەزلی خوا دەگەڕێتەوە بۆ ڕابوونی پیرۆز و بۆ ئەو کۆشش و ماندوون و بەردەوامەی کە بەگەڕی خست لە ماوەی نیو سەدە بۆ پێناساندنی ئیسلام بۆ خەڵک. ئەمەش کۆششێکە هەر دەبێ باسی لێەوە بکرێ. ئەگەر ئێمە بێت و لە سەدەی ڕابردوو بە حاڵی مسلماناندا بچینەوە و ماوەی ئەو غوربەتەی ئیسلامی لول پێچ کردبوو هەتا وای لێهات نامۆ بێت لە لای خەڵکی و وای لێهات ئەوەی دەستیان پێوە دەگرت کە ئیسلامە ئەوە وەکو بڵێ دینەکەی ترە و ئەو دینە نییە کە خودای گەورە نردوێتیە خوار. ئەگەر بەو حاڵەدا بچینەوە و جوداوازیمان پێکرد لەگەڵ ئەو ئێستایی کە هەموو گۆڕەپانی پڕ کردووە یەکسەر لەو کۆشش و ماندووبوونە تێدەگەین کە بانگەواز سەرفی کردووە لەو بوارەدا. دیارترین شتیش کە ڕابوون لەم بوارەدا پێی هەڵسا کۆششکردنی بوو بۆ لابردنی شوێنەواری فکری ئیرجا و فکری سۆفی و ڕاکردن لە ئەرکەکان یان بەلانی کەم سوکردنی شوێنەواریان کە بەڕاستی ئەم سێشتا تونترین شت بوون کە ئومەتی ئیسلامیان تووشی بێهێزی و کەنەفتی کرد. بە هەمان شێوە دیارترین شتیش کە پێی هەڵسا پێداگرتنی بوو لەسەر مانای لا ئیلاهە ئیلا الله کە وشەیەک نییە تەنها بەزار بۆترێ، باوەڕی ژوتێک نییە جیاکراوە بێت لە کردەوە، هەروەکو پێشینان وتویانە باوەڕ وتە و کردارە بە داخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله لە واقعی گەواهی دراودا. بەڕاستی گەمارودانی باوەڕ لە درکاندنی لا ئیلاهە ئیلا الله بە زوبان لەلایەک و شوێنەوارێک بوو لە شوێنەوارەکانی فکری ئیرجا و لەلایەکی تریش ئارەزووکردنی هەڵاتن بوو لە ئەرکەکان. لەلایەنی سێهەمیش ئەو چەواشەکرد نەبوو کە دام و دەستگاکانی داگیرکاری خاچپەرستان و ساهیۆنەت پێی هەڵسان بۆ ئەوەی مسلمانان لەمەڕ حەقیقەتی لا ئیلاهە ئیلا الله سەرخۆش بکەن و لایەن بدەن لە هەر هەوڵێکی جددی کە بێوێ بیگۆڕێت بۆ واقیعێکی زیندوو بزوێنەر هەروەکو لە حەقیقەتەکەی خۆی ئەوهایە کە لەلایەن خوددا هاتۆتە خوار. یەکێکی تر لە شوێنەوارەکانی ڕابوون لابردنی سەرسامی بوون بەوەی لە لای ڕۆژئاوادا هەیە یان بەلایانی کەمبوونەوەی شوێنەواریان بوو لەسەر گیانی خەڵک. بەڕاستی ئەم سەرسام بوونە
لە تونترین فاکتەری بەندایەتیکردنی خەڵک بوو بۆ ڕۆژ ئاوا سەقەتکردنیان بەوەی نەتوانن هەر بیریش لە بەرگریکردن بکەنەوە هەتا لە ناو هزر و هەستەکانیشیان ئەمە چ جای بەرگریکردنیان لە واقعی هەست پێکراودا لێرەدا لە شتە بژاردەکانی ڕابوون ئەوەیە کە بانگەشەی نەکرد بۆ داخستنی دەرگاکان لە ڕووی ئەو شتانەی لە لای ڕۆژ ئاواوە دێن بانگەشەشی بۆ گۆشەگیری نەکرد لە کاروانی ژیانی زیندوو بەڵکو بانگەشەی کرد لەسەر ڕێنمایی بە پێویستی هەڵبژاردن بۆ ئەو شتانەی لە لای ڕۆژ ئاوادا هەیە وەرگرتنی هەندێکیان کە دەبێ وەربگیرێ و وازلێنانی هەندێکیشیان کە دەبێ وازی لە بهێنرێ هەروە سوود وەرگرتن لەو شتانی وەرگیراوە بۆ ملکەتکردنی بۆ ژێر ڕێبازی ئیسلامی نەک ئیسلام بهێنرێتە ژێر باڵی ڕێبازەکانی ڕۆژ ئاوا بە هەمان شێوە ئەو شتەی کە بۆ ڕابوون هەژمار دەکرێ کارە زەبەلاحەکەی بوو لە بواری ئافرەتدا بەڕاستی گۆڕەپانی ئافرەت لە گەورەترین ئەو بوارانە بوو کە داگیرکاری فکری ئیشی لە نێودا کرد بۆ ئەوەی کۆمەڵگا گشتی لە ئیسلام بێنە دەرەوە دایک مناڵەکانی لە تەمەنی سەرەتایاندا تۆی ڕێبیری عەقیدە و ڕێبیری چاکە و ڕێبیری ڕەوشتی لە نێو دەچاندن جا ئەگەر دایی کە هێشتا کچە حیجابەکەی فڕێدا و پەرستنەکانی فرامۆش کرد و سەرجەنجاڵ کرا لە مەرخوایی و قیامەتەکەی بە دواکەوتنی مۆدە و کەلوپەلەکانی جوانکاری و دەرچوونی لە ماڵ بۆ فیتنە و خۆڕوودکردنەوە ئەوە کاتێک دەبێتە دایک مناڵەکانی لەسەر عەقیدە و باشە و ڕەوشتی چاک پەروەردە ناکات چونکە کەسێک بەخۆی شتێکی نەبێت ناتوانێ بیبەخشێت فاقید و شەیئی لا یوعطیه بەڕاستی داگیرکاری خاسپەرست و ساهیۆنێت لەم گۆڕەپانەدا کۆششێکی زەبەلاحیان سەرف کرد بە جۆرێک کە ئاسان نەبێت بۆ ئافرەتی مسلمانی پابند بە حیجاب بژیت لەو کۆمەڵگای ڕوت و ڕەجاڵ و هەڵوەشاو و بەڕەڵایە کە پڕیەتی لە خراپە و خراپەکاری بۆیە ئەمڕۆ بانخوازی داگیرکاری فکری بە واقع و ڕمان بێزاریەکی زۆر دەڕوانە دیاردەی حیجاب کە تەنها کچەکانی زانکۆی نەگرتەوە بەڵکو گەیشتە ئافرەتە هونەرمەندەکان ئەوانەی کە پێشبینی دەکرێت دوایین کەس بن بگەڕێنەوە بۆ لای خوا ئەمانە هەموو لە پاش چاکە و منەتی خوددا هەژمار دەکرێت لە ماوەی نیو سەدەدا بۆ کۆشش و ماندووبوونی بانگەواز بەڵام بانگەواز لە هەندێک کاروباردا پەلەی کردووە کەوا گومانی برد لێ هاتووە بۆ ئەم کاروبارانە پەلەی کرد لە بەرکەوتنی لەگەڵ دەسەڵاتدا پەلەی کرد لە گەیشتن بە حوکم بەڕاستی بەرکەوتن لە نێوان دەسەڵات و بانگەوازدا لە ماوەی بێهێزی نابێت لەلایەنی بانگەوازەوە بێت بەڵکو بەردەوام لەلایەنی دەسەڵاتەوەیە کاتێک دەسەڵات لە بانگەوازی ئیسلامی دەدات کە هیچ ناکات تەنها حەقیقەتی لا ئیلاهە ئیلا الله بۆ خەڵکی ڕوون دەکاتەوە خەڵکیش بە گەواهی دەری واقع حکمی ئەم دەسەڵاتە لە ئیسلامدا و هەڵوێستەکەشی دەزانن لەمەڕ بانگەوازی لا ئیلاهە ئیلا الله بەڵام کاتێک هەلێک دەدۆزیتەوە بۆ ڕاکێشانی بزاڤە ئیسلامیەکان بۆ جەنگێکی بۆ چۆنیەک غیر متەکافی ئەوە سەرکەوتوو دەبێت لە شێواندنی کارەکە لەلایەن ئاپۆڕەی خەڵکو وای تێدەگەێنێ کە ئەو لەگەڵ ئیسلامدا ناجەنگێت بەڵکو لەگەڵ تیژڕەوی و توندیدا دەجەنگێت کە بەمە هۆشیاری و تێگەیشتنی خەڵک بۆ کاروبارەکە دوا دەکەوێ کە ئەمەیان توخمێکی گرنگە بۆ بزاڤەکە و نابێت دەستبەرداری بێت بە هەمان شێوە پەلەکردن بوو بۆ گەیشتن بە حکم کە لە سەرەتادا دامەزرا لەسەر هەڵخەڵەتان بە گەرموگوڕی ئاپۆڕەی خەڵک بەڵام گەرموگوڕی ویژدان شتێکە و خۆکردنە سەربازی خەڵکی بۆ کاروباری لا ئیلاهە ئیلا الله شتێشی ترە و جوداوازە شتێکە پەروەردەکردن درستی دەکات و وتارە بە گڕوتینەکان و کتاب و محازەرەکان درستی ناکەن پەروەردەکردن ئەو لایەنەیە کە دەڵێن بەڕاستی ڕابوون سستی و خاوی بەرامبەردا کردووە لەگەڵەوەی کە شادەمارێکی زیندووە بۆ بانگەواز کە لە پاش چاکە و فەزلی خوددا دەستەبەری جێگیری دڵەکان دەکات لەسەر حەق و بەردەوام بوونی لەسەر ڕێگا جا یەکسانە لە قۆناغی بانگەواز بێت یان لە قۆناغی جێگیر بوون کاتێک خوددا بە منەت و میهرەبانی خۆی ئەو جێگیر بوونە دەبەخشێت بەڕاستی گەرم و گوڕی بۆ ئیسلام شتێکی جوانە گۆڕانکاری دەکات بۆ ڕابوون لە وێنەی گشتی کۆمەڵگەدا بە تایبەتی بۆ لاوەکان لە وێنەیەکی بێئاگای گاڵتەجاری هەڵاتوی بەرەڵای توێنوو لە بەدواکەوتنی بە ڕۆژ ئاوادا خنکاو لە ناو پیسی لۆچوونەکان و هەڵس و کەوت بۆ وێنەیەک کە لە نێویدا پابەندبوون و پەرستن هەیە و خۆ سەرقاڵکردن نییە لە شتە بێسوودەکان و ڕووتێکردنە بۆ خودا و گەرم و گوڕیە بۆ بانگەواز بەڵام ئەمە سەرەتایە
لە کاتێکدا زۆر لە بانگەوازەکان گومانیان برد کە ئامانجا لە نێوان گەرم و گوڕی و گڕگرتوو بۆ ئیسلام و نێوان هێنانەدی داواکاریەکانی ئیسلام لە دەروونەکان و واقعدا و خۆکردنە سەربازی خەڵکی بۆی بە هۆشمەندی و چاوساغی ئەوە ماوەیەکی دوور و درێژی هەیە کە پەروەردەکردنی لەسەر خۆ و ئارام و ئامانجگر و درەوشاوە دای دەپۆشێ هەر چۆنێک بێت ناکرێت و تێکڕای ئومەتێک بە یەکجاری پەروەردە بکرێت کۆشش و ماندووبوونی پەروەردە هەر چەندە زۆر بێت ناکرێت هەموو تاکێک لە ئومەت بە چەشنێکی ویستا و پەروەردە بێت چونکە ئەمە ڕووی نەداوە هیچ کۆمەڵگەیەک لە کۆمەڵگەکانی جیهان هەتا ڕووی نەداوە لەو کۆمەڵگای کە گەورەترین پەروەردەکار محەممەد صلی الله عليه وسلم لە هەموو مێژووی مرۆڤایەتی دایمەزران کە لەو کۆمەڵگایدا دوو ڕووی تێدا بووە تێیدا بوو بە ئەنقەس خۆی لە جیهاد دواخستووە تێیدا بۆ خۆی بە زەویدا نووساندووە لە تەمبەڵیە لەمەڕ جیهادکردن خەڵکێکی باوەڕکزی تێدا بووە خەڵکێکی سادە و ساکار و جێلی تێدا بووە کە هێندرا و نێردرا و هەلی فریوداون هەروەکو کە وەسفی هەموو ئەوانە لە قورئاندا هاتووە پەروەردگار لە ئاەتی 1 و 2 سوڕەی المنافقون فەرموویەتی إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون اتخذوا أيمانهم جنة فصدوا عن سبيل الله إنهم ساء ما كانوا يعملون واتا وەختێ دووڕوو دێنە لای تۆ ئێژن شایەتیت بۆ دەدەین کە تۆ پێغەمبەری خودای خوداش دەزانێت کە تۆ پێغەمبەری ئەوی و خوددا گەواهی دەرە کە بەڕاستی هەرچی دووڕوون درۆزنن سوێندی خۆیان کردۆتە قەڵغان و خۆیان و لەمپەرن لە ڕێگەی خوددا و ئاکاریان زۆر نالەبارە پەروەردگار لە سوڕەی ئەننیسا ئاەتی 72-73 فەرموویەتی وإن منكم لمن ليبطئن فإن أصابتكم مصيبة قال قد أنعم الله علي إذ لم أكن معهم شهيدا ولئن أصابكم فضل من الله ليقولن كأن لم تكن بينكم وبينه مودة يا ليتني كنت معهم فأفوز فوزا عظيما واتا هێندێکی واتان لەناودان کە بە ئەنقەس خۆوە دوا دەدا و ناگاتێ ئەگەر ئەوسا ئێوە و تووشی چورتومێک بن ئێژە خوددا منی بە چاکە خوێندەوە کە من دەگەڵیاندا نەبووم ئەگەر ئێوە لە سایی چاکەی خوددادا دەستکەوتی باش و دەستکەوت و کەسێکی کە دە پێشدا هەر یەکتر و نەناسی بێ و دۆستایەتیتان نەبوو بێ ئێژە خۆزێ منیش ڕەگەڵیان کەوتبام ئەوسا منیش لەو خێر و بێرە گەورەیەدا بەشدار دەبووم هەروەها پەروەردگار لە ئاەتی 38 سوڕەی ئەت-تەوبە فەرموویەتی يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل واتا ئەیگەلی خاوەن باوەڕان چیتانە کە پێتانێژن و دەرکەون بۆ خەزا لە ڕێی خوادا تەمەڵن لە جێی خۆنا بزون ئاخۆژیانی دنیاتان لە قیامەتێ پێخۆشترە گوزەرانی سەر دنیایە بەرامبەر بە گوزەرانی ئەو دنیاتان شتێکی زۆر کەم بایەخە هەروەها پەروەردگار لە ئاەتی 77 سوڕەی ئەننیسا دەفەرموێ ألم تر إلى الذين قيل لهم كفوا أيديكم وأقيموا الصلاة وآتوا الزكاة فلما كتب عليهم القتال إذا فريق منهم يخشون الناس كخشية الله أو أشد خشية وقالوا ربنا لم كتبت علينا القتال لولا أخرتنا إلى أجل قريب
قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى ولا تظلمون فتيلا. واتا ئاخۆ ئەوانەتان نەدیوە پێیان گوترا هەتا لە مەکەن شەڕ مەکەن، نوێژ بکەن و زەکات بدەن، کاتێ بیسیان غەزایان لەسەر نووسراوە و زانیان دەبێ بچنە شەڕێ، ئەوەندەیان لەو خەڵکەی کە دەست نەگژیان ترزڕێنیشت نەکە لە خوداش هەر ئەوەندە ترساون بگرە پتریش دەترسان. دەیانگوت ئەی پەروەرێنمان بۆچی غەزات بۆ نووسیوین، چی دەبوو تا ماوەیەشی تر دوات خستباین؟ بێژە ژیانی دنیاە کەم و کورتە بۆ ئەوانی کە ترسیان لە خوددا هەیە. ژیانی ئەولا زۆر باشترە و بەقەت داوی زاوی ناودنکە خورما کەس نەلا حەقی لێ ناکرێ. هەروەها پەروەردگار لە ئاەتی 83 سوورەی ئەنیسا دەفەرموێ: واللذان يأتيانها منكم فآذوهما فإن تابا وأصلحا فأعرضوا عنهما إن الله كان توابا رحيما. واتا هەرگایەکی سەبارەت بەهێمنایەتی یان مەترسی دەنگ و باسێکیان پێدەگا سەر بەخۆ لە لای هەموو کەس دەیکەنە قاو و گوڕ، هەر لە لای پێغەمبەر و کاربەدەستانی خۆیان بیان گوتایە دەیانزانی ڕاستەقینەکەی کامەیە و ئەو جۆرە دەنگ و باسانە لەکوێوە سەریان هەڵداوە. ئەگەر چاکە و بەزەی خواتان نەبوایە کەمتان نەبێ دەبوونە پەیڕەوی شەیطان. بەڵێ بەڵام ئەو بنکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەرچاوی خۆی پەروەردەی کرد لە ماوەی 13 ساڵ لە مەکە و 10 ساڵ لە مەدینە زۆر بەهێز و پشت قایم بوو. باوەڕ زۆر لە ناخیان چوو بۆ نەخوارێ بە زۆرێک کە توانی هەموو ئەو شتانە هەڵبگرێت و بیان جوڵێنێت بۆ هێنانەدی و ئامانجەی کە خودای گەورە ئەو ئومەتەی لەبەر خاتری هێناوەتەکایەوە. پەروەردگار لە ئاەتی 110 سوورەی ئالی عیمران دەفەرموێ: كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون. واتا ئێوە چاکترین کۆمەڵن لە ناو مردمی دنیادا، سەر و هەڵدا فەرمان بە چاکە دەدەن و ڕێ لە ناڕەوا دەبەستن، باوەڕیشتان بە خوددا هەیە. هەروەها پەروەردگار لە ئاەتی 143 سوورەی ئەلبەقەرا دەفەرموێ: وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله وما كان الله ليضيع إيمانكم إن الله بالناس لرؤوف رحيم. واتا بەم ئاوایە ئێمە ئێوەمان کردوتە ئومەتێکی هەڵبژاردا تا ئاگاو لە مردم هەبێ و پێغەمبەریش چاودێریتان لێ بکات. دامەزراندی بنکێکی پتە و پێویستەکاری یەکەم و هەرە گەورەی بزاوی ئیسلامی بێت پێش ئەوەی ببزوێت بۆ هەر ئاراستەیەک. ئەو بنکێش پاش دامەزرانی بە مواسەفاتی داواکراو هەر ئەوە دەبێتە ڕابەری ئەو ئومەتە بۆ ئەوەی دەریان بێنێ لە سەرگەردانی. ئەگەر بێت و ئەمە ئێستای بانگەواز بێت و ئێستای جیهانی تۆپەڵ بێت کە ئەمڕۆ دەیانەوێت بەو هەڵوێستە هار و گەرمیان ئیسلام لەناو بن، ئەوە بەیانی پێشبینی چ دەکرێت؟ ئەوەی پێشبینی دەکرێت لە میانی ئەو چەوسانەوە جیهانیە بۆ ئیسلام ئەوەیە کە بانگەواز پێ بگا و تۆکمە ببێ. ئەمەش سونەتێکی خواییە و خدا هەڵی دەسوڕێنێ لە میانی گەمژەی تاغیەکان لە هەموو مێژوودا. هەروەها پەروەردگار لە سوورەی ئالی عیمران ئاەتی 139 تا 142 دەفەرموێ: با سستی ڕووتان تێنەکا و خەمیش مەخۆن، هەر ئێوە کە سەر دەکەون ئەگەر بڕوا و بەخوا هەیە ئەگەر ئێوە بریندار بوون دوژمنانی ژوەک ئێوە بریندار بووە. ئێمە ئاوا لە ناو خەڵکا زەمانە دەستا و دەست دەکەین هەتا خوددا خاوەن باوەڕان بناسێ و کەسانێکیش بۆ شایەتی لە بینتانە هەڵبژێرێ. خوددا خۆشی لە ناحەقکاران نایە هەتا خوددا باوەڕداران هەڵاوێرێ و بێباوەڕان لە ناو بەرێ.
ئاخۆ ئێوە لاتان وایە هەر سەر بەخۆ دەستنە بەهەشت کەچی هێشتا خوددا خەباتکاران و خۆراگرانی ئێوەی دیاری نەکردووە. لە میانەی واقعی بزا بە ئیسلامیەکان دەزانن کە دژمنان ناجەنگێن لەگەڵ خودی یەک کۆمەڵدا لەبەر چەند هۆکارێکی شاراوە لەناو ئەو کۆمەڵە، بەڵکو لەگەڵ هەموو ئیسلامدا دەجەنگێن لە هەر وێنەیەک لە وێنەکانی بێت. لە خوش بە زیاد بێت ئەوەی پێشبینی دەکرێت لەو جەنگە گشتگیرە ئەوەیە کە کۆمەڵە لە یەکتر دوورەکان لە یەکتری نزیک بکاتەوە و پلە پلە ئەو جیاڕاییەی لە نێوانیاندا هەیە لای بدات. کاتێک هەمویان خۆیان لەناو یەک خەندەقدا دەبینەوە و دژمنانیش لە هەموو لای گەمارویان داون. لە میانەی واقع بزاڤە ئیسلامیەکان دەزانن کە زانیاری بەداخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله شتێکە و هەڵسان بەهێنانەدی لەناو دەروون و پاشان لە واقع و کۆمەڵگەدا شتێکی ترە و جیایە. هەروەها پاشان پێناساندنی خەڵکی بەداخوازیەکانی لا ئیلاهە ئیلا الله لەگەڵەوەی گرنگیشە بەز نییە، بەڵکو ئەوەی داواکراوە ئەوەیە کە ئەو داخوازیانە لە دەروون و واقعدا بێتە دی. ئەمەش کاری پەروەردەیە کە نابێت دەستبەرداری بێت و جگە لە پەروەردەکردنیش بەلایانی کەم بۆ بنکەکە بەردەوام بزاڤەکە دەبێتە چەند دروشمێکی بێواقع و لەلایەن خودداوە شانی جێگیربوون نابێت و خەڵکیش قەناعەتی پێناکات کە بتوانێت گۆڕانکاری بکات. لە میانی واقع و بزاڤە ئیسلامیەکان دەزانن کە دەبێ هۆشیاریەکی سیاسی وایان هەبێت کە ڕێگر بێت لە هەر خەڵەتاندنێ بۆ هەموو ئەوانی پڕوپاگەندە دەکەن بەوەی تۆبەیان کردووە و گەڕاینەوە بووینە پێشەوە بۆ مسلمانان، یانوا خۆ نیشان دەدات کە دژی ئەمریکا و ئیسرائیل ڕاوەستاوە لە کاتێکدا لە سەرووی بەکرێ گیراوەکان و پیلانجێڕەکانە. هەروەها هۆشیاریەکی بزاوی تریش ڕێگر بێت بۆ ئەوەی نەکەویتە ناو هەڵدێرانێک کە دژمنان ڕای دەکێشنە ناوی، بۆیە دەبێ ئیقاعی بزوتنەوەکەی ڕێک بخات لەگەڵ پێداویستی ڕووداوەکان. کاتێک بزاڤەکە لەلایەنی فکری و ئەخلاقی و حەرەکی پێدەگات ئەوە وای لێدێت پتەوتر دەبێت لەوەی فڕ و فێڵی دژمنان کاری تێبکات، چونکە ئەو کاتە لەسەر ئەو مەرجەیە کە خوددا مەرجی داناوە. هەروەک لە ئاەتی 120 سوڕەی ئالی عیمران پەروەردگار فەرموویەتی: إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا إن الله بما يعملون محيط. واتا تا چاکێکتان پێ دەڕێ خەمێ دەخۆن، ئەگەر تووشی ناخۆشی بن کەیفێ دەکەن، ئەگەر ئێوە خۆراگر و پارێزگار بن کزی فێڵیان هیچ زیانیان لە ئێوە نادات، خوا بەکردیان دەزانێ هەرچی دژمنانن ئەوا شتێکی تریان هەیە. ئەمڕۆ ئەوان لە هەموو زەویدا چەند تاغوتێکی زۆردارن و فڕوفێڵ لە ئیسلام دەکەن بە هەموو ئەو شانەی خاوەنینە لە هۆکارەکانی فڕوفێڵکردن. ئەمە چ جای هێزی سیاسی و سەربازی و ئابووری و زانستی و تەکنەلۆژی کە لەدەست ئەوانە. بەڕاستی واقعەکانی مێژوو فێری کردوینە، ئەویش هێنانەدی سنەتەکانی خوددایە لەسەر زەوی کە ئەمانە هەموو بەبێ بەها ناژین. ئەو هۆکارانەش بە گوێرەی سنەتی خوددا ماوەیەک ناڕەوا جێگیر دەکات، پاشان لە کۆتاییدا ناڕەوا دەڕوخێ و هەرەز دێنێت. پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام ئاەتی 44 و 45 دەفەرموێ: جاوەختی ئەو هەموو ئامۆژگاریانیان کە کرابوون لە بیرۆ چوو، هەموو دەرگای بەختەوەرین بۆ کردنەوە هەتا کەوتنە ئەوسا لە پڕووناوێکدا بە تووڕەیی خۆمان خەسن و هەموو نائومێدمانەوە. ئیتر ئەوسا ئەو کەسانە پیشیان هەر ناحەقی بوو، دوابڕاو بوون و سوپاس بۆ خودای ڕاهێنەری هەموو دنیا. بەڕاستی ناڕەوا لە نیوەی زەویدا هەرەسی هێناوە، ئەو پاژماوەی لە زەویدا بەجێماوە ئەوە داڕمان و هەرەسێنانی زۆر زۆر نزیک بووە. بەدیلیش ئیسلامەکەی خوددایە کە هەڵگری بەهایە، نرخی هەرە گرنگیشتیادا باوەڕ بە خوددا بوونە لەسەر ڕێنمایی و چاوساغی، هەروار ڕێخستنی ژیانە بە ڕێخەری خوایی و هێنانەدی ڕێبازی خوایی پڕ خێر و پیرۆزە لە واقعی ژیاندا. بەڵام بۆ هێنانەدی ئەمانە هەمووی هەر دەبێ مرۆڤ کۆشش و ماندووبوون بکات، چونکە بەبێ کۆشش و ماندووبوون و جیهادکردن هیچ شتێک لە واقعی زەوی نایەتە دی. لە بەیانێکی بە هیوا و ئومێددا دوو گروپ لە مرۆڤەکان بەم کۆشش و ماندووبوونە هەڵدەستن. یەکێکیان ئەو ڕابوونەیە کە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیدا خۆی دەنوێنێ کە بە گوێرەی سنەتی خوددا هێز و پێگەیشتنی زیاد دەکات، بۆهۆی ئەو قەسابخانە و چەوساننەوانەی دەکرێتە سەری. گروپەکەی تریش کە ئەمڕۆ خەڵکی زۆر هەژماری بۆ ناکات و قەدەرێکە لە قەدەرەکانی خوددا و
لەو کاتە دێت کە خوددا دایناوە بۆی ئەوانەش ئەو مسلمانانن کە لە خودی ڕۆژئاوادا هەن ئەوانەی بەردەوام ژمارەیان لە زیادبووندایە ئەوانە یەکێکن لە ڕۆشنبیرە چالاکەکانی ڕۆژئاوا لە کێڵگەی بانگەوازدا کە لە نێویاندا بە تایبەتی ئافرەتان کە بە واقعەکەیان تەحەدای هەموو درۆ و دەلەسەکانی ڕۆژئاوا دەکەن لەمە ڕستەمی ئیسلام بۆ ئافرەت و بە واقعەکەیان ڕای دەگەێنن کە هەر ئیسلامە گەورەترین ڕێز و پایە و قەدەر پێشکەش بە ئافرەتان دەکات لەو کاتێک کە دانراوە لە لای خوددا و جەنگە جیاکەرەوەی ڕوودەدات کە ئەم ڕۆژ نیشانە و دیاردەکانی لە زیادبووندایە پەروەردگار لە سوڕەی ئەل-ئیسرا ئایەتی 7 دەفەرموێ إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا واتە هەر کاتێ بەڵێنی پاشین هاتەجێ دیسان دەرینە سەرتان واتان لێکەن پەژارە و خەم لە ڕووسارتانە دیار بێ و تا بشتنە مزگەوتە وەک جاری هەرچێکیشیان دەستکەوێ تەفر و تونای دەکەن فإذا جاء وعد الآخرة جئنا بكم لفيفا واتە هەر دەمێکیش سەڵا ڕابوو ئەو جاگەیشت و پێکەوە کۆ دەکەینەوە هەروەها ڕۆژی قیامەت دانایی هەتا مسلمانان کوشتار لەگەڵ جوولەکەکان نەکەن جا مسلمانەکان دەیان کوژن هەتا جوولەکە خۆی حەشار دەدا لە پشت دار و بەرد جا بەرد و دارەکە دەڵێن ئەی مسلمانان ئەی بەندەی خوا ئەوە جوولەکەیەکم لە پشتەوەرە بیکوژە جا لەو کاتەدا مێژوو دەگۆڕێ و خەڵک پۆل پۆل دێنە ناو دینی ئیسلام هەروەکو کە جاری یەکەم هاتنە ناویەوە و خوداش خوڵێکی تر بۆ ئیسلام لە زەویدا جێگیر دەکات والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون خدا لسركاري خوي زالا بلام زوربي أم مردما لنازانن برزان و خۆشەویستان بەم ئەندازەیاتی نەکۆتایی خوێندنەوەی کتێبی با دەربچین لە تاریکایی سەرگەردانی داواکارین پەروەردگارم کتێبە بکاتە مایەی سوود و کەڵک بۆ تەواوی کورزبانان و مایی خێر و پاداشیش بۆ ئێمە لە قیامەتدا سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين بەناوی خودای بەخشندەی میهرەبان کتێبخانەی دەنگی ڕۆشنایی لەگەڵ کتێبخانەی دەنگی ڕۆشنایی هەمیشە ئاشنابوونە بە سەرچاوە پاک و پاراوەکان ئاشنابوونە بە دێڕەزێڕینەکان و نووسراوە بە نرخەکان ئاشنابوونە بە دەنگە زوڵاڵەکان و بە هەستە ناسک و ناوازەکان ئاشنابوونە بە وێزگەی بەختەوەری و نشینگەی کامەرانی گەیشتنە بە دیوانی عاریفانەی پڕ لە عیرفان و هەست ڕاگرتنە بە تنۆک و دڵۆپی بەردەوامی دەستنوێژی پاکویستان و چاکەخوازان کتێبخانەی دەنگی ڕۆشنایی هەمیشە بوونە بۆ هەوڵدانی هەمیشەیی بۆ سەرفرازی هەمیشەیی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی بۆ ناردنی ڕەخنەوە پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبات و مارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە 0 442 08 72 0 750 746 2007
0750 462 81 88 کتێبخانەی دەنگی ڕۆشنایی